بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ڕیاز لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان کە ئەمڕۆژ کۆمەڵەیەک بەڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بەڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سود و ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێت. سڵاوتان لێبێ خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ. بەرگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جیاوازن و توانیمانە بەرنامەکەی پێبرازێنینەوە بۆ ئێوەی عزیز و خۆشەویست. وەک ئاگادارن تێپەڕبوونی 25 ڕۆژ بەسەر 21 شەشا کە یەکەم ڕۆژی هاوینە دەکەوینە نێو چلەی هاوینەوە بەو پێ بێمڕۆ 16 تەمموز سەرەتای دەستپێکی چلەی هاوینە. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر چلەی هاوین و چۆنەتی مامەڵەکردن و چلەی هاوین لە نووسراوی شاعیران و ئەدیبان و نووسرانی کووردا و لە نێو کۆمەڵگەی کوردیدا چۆن تەعامل لەگەڵ چلەی هاویندا کراوە کە بە یەکێک لەو 40 ڕۆژە زۆر گەرمە پڕووکێنەرە دادەنرێت کە لە وەرزی هاویندا ڕوبەڕووی گەلی عێراق و کوردستان دەبێتەوە. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر هۆکار و شوێنەوارەکانی بە بۆنکەوتنی منداڵ کە یەکێکە لەو نەخۆشیانەی زۆرجار لە کۆمەڵگەی خۆماندا منداڵ کە تازە لە دایکە بێ دەکەوێت بە بۆن دەکەوێت و زۆرجار دایک وەکوڵێ ڕێو شوێنێکی تون دەگرێتە بەر لە پێناو توژنەبوونی منداڵەکەی بەو نەخۆشیە. تەوەری سێمی بەرنامەکەمان هەڵمەتی هۆشیاری پاراستنی ئاو بەتایبەت ئاوی خواردنەوەیە چۆن ئێمە لە وەرزی هاویندا کاتێک ڕێژەیەکی زۆر ئاومان پێویستە بۆ لەشمان چۆن هۆشیاریەکی وامان هەبێ لە پێناو پاراستنی ئاوی خواردنەوەمان لەگەڵ کۆمەڵێ ڕاپۆرت و زانیاری و مێژوو و پێشبینی کەشوەوە ئومێدەکەین جێی ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێت. بەڵێ ئازیزان سەرەتاش دەچینە لای پێشبینی کەش و هەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بەڵێ خۆشەویستان وەگاگەدارن هەموو ڕۆژێکی بەرنامەکەمان تەوەری وەکۆڵەیەکێ لە بڕگەکانی باسکردنە لە مێژوە گرنگەکانی ڕابردوو واتە ئەمڕۆ لە ئاوێنەی مێژوودا ئەمڕۆ 16 حەوتەوە گاماژەمان پێکرد یەکەم ڕۆژی چلەی هاوینە پێکەوە بینەری ئەو مێژوە گرنگانە بین کە لە 16 حەوتی ڕابردوو ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە. 16 حوتی 622 سەرەتای دەستپێکی ساڵی کۆچی کە بەرامبەرە بە یەکی ساڵی کۆچی و ئەوەش ئەو ڕۆژمێرە بوو کە پێشەوە عومەری کوڕی خەتاب وەک یەکێک لە سیما و سیمبولەکانی دەوڵەتی ئیسلامی بۆ موسڵمانانی دیاری کرد و زۆربەی زۆری نامە و بەیان نامە گرنگەکانی بەو ڕۆژمێرە کۆتایی پێدەهێنا. ئەوەش دوای پرس و ڕاوێژێکی زۆر بە هاوڵانی پێغەمبەری خوددا هات کە بڕیاریدا سەرەتای کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەککەوە بۆ مەدینە بکاتە دەستپێکی ئەو ڕۆژمێرە گرنگە و لە ئێستادا 1440 ساڵ بەسەر ئەو ڕوودا و مێژوەدا تێپەڕیوە. 16 حوتی 1970 لە دایکبوونی دکتۆر محەممەد ناسری سەرۆکی حیزبی ئیسلامی ماشۆمی ئیندۆنیسی و جێگری سەرۆکی ئەو وڵاتە
دکتۆر محەممەد ناسر یەکێک بوو لە بیریارە گەورەکانی ئیسلام و گەلی ئیندۆنیسیا و توانی بربەستێکی گەورە بێت لە بەردەم هێرشی ئەوروپا و ڕۆژهەڵات ناسەکاندا بتوانێت عەقیدە و بیر و باوەڕ و فکری ئیسلامی موسڵمانان بپارێزێت لە تیری نەیارانی ئیسلام. هەروەها چەندین بەڵگە و پلانی پوچی نەیارانی ئیسلامی بەرامبەر بە ئیسلام و پێغەمبەرەکەی و مێژووی موسڵمانان پوچەڵ کردەوە. ڕەحمەتی خوای لێبێت. 16 حوتی 1920 حکومەتی بەریتانیا بڕیاریدا دەوڵەتێکی عەرەبی بە ناوی عێراقەوە دامەزرێنێ. پێرس کۆگز بووە نوێنەری بەریتانیا لە وڵاتی عێراقدا. بەریتانیا پێشتر باڵێنی بە شەریفی مەککەدا بوو ئەگەر دەوڵەتی عوسمانی لاواز بوو یا ڕووخا ئەوە چاکەی شەریفی مەککەی بیر ناچێت بە مەرجێک هاوکاری بێت لە ڕووخاندن و لاوازکردنی دەوڵەتی عوسمانیدا. ئەوە بوو پاشتر دەسەڵات و بەڕێوەبردننی هەردوو وڵاتی عێراق و ئوردنی بەخشی بەنەوەکانی شەریفی مەککە کە بریتی بوون لە مەلیک حوسێن لە ئوردن و مەلیک فەیساڵ لە عێراق. 16 حوتی 1925 دوای دامەزراندنی حکومەتی عێراق و جێگیربوونی سیستەمی پادشایەتی پشتاوپشت بۆ دەوڵەتە یەکەم کۆبوونەوەی پەرلەمانی عێراق ئەنجامدرا و نوێنەری میلەتی کوردیش بریتی بوو لە مێژونووسی ناوداری کورد محەممەد ئەمین زەکی بەک. لەو کۆبوونەوەدا ئەمین زەکی بە جێگری سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکی لیژنەی سەربازی لە عێراق هەڵبژێردرا کە پاشتریش و لە کاتی جیاوازدا چەندین جار بۆتە ئەندامی لیژنەی سنوور لەلایەن عێراقەوە و زیاد لە 10 جار پۆستی پەرلەمانتاری و وەزیری وەرگرتووە. 16 حوتی 1979 سەدام حوسێنی جێگری ئەوسای ئەحمەد حەسەن بەکر بووە سەرۆک کۆماری عێراق و ئەحمەد حەسەن بەکری سەرۆک کۆماری ناچار بەدەست لە کارکێشانەوە کرد و ئەویش بە ناوی نەخۆشی و نەتوانین بە هەڵسانی ئەرکەکانی خۆی بەرکەنار کرد و سەدام حوسێن جێگەکەی گرتەوە و پاش تەنها ساڵێکیش لەبوون بە سەرۆک کۆماری و سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی ئێرانیش عێراق و سوپای عێراقی پەلکێشی جەنگێکی خوێناوی و درێژخایەن کرد و ماوەی 8 ساڵ شەڕی لە دژی کۆماری ئیسلامی ئێران ڕاگەیاند و چەندین زیانی گیانی و ئابووری و دەرونی و کۆمەڵایەتی و جەستەیی بە هەردوو گەلی ئێران و عێراق تاقی کردەوە. سەدام حوسێنی سەرۆک کۆماری عێراق بە درێژایی دەسەڵاتی خۆی مایەی چەرمەسەری و ئازار بووە بۆ گەلی عێراق بەگشتی و کورد بە تایبەتی و دوای وەستانی جەنگی 8 ساڵەی عێراق ئێرانیش پەلاماری وڵاتی کوێتیدا و داگیری کرد و بەرپرسی یەکەم و سەرەکیش بوو لە شاڵاوەکانی ئەنفال و کیمیابارانی گەلی کورد. سەرنجام لە 9 چواری 2003 هێزە داگیرکارەکانی ئەمریکا کۆتاییان بە حکمی 24 ساڵەی سەدام حوسێن و حیزبی بەعزێنە. هەر لە ڕۆژی 16 حوتی 1970دا دەستوری کاتی عێراق لەلایەن سەرکردایەتی بەعس و خودی ئەحمەد حەسەن بەکرەوە دەرچوو کە دەسەڵاتی تەواو فەرماندەیی گشتی هێزەکانی شۆڕشی سپارت بە خودی ئەحمەد حەسەن بەکر. 16 حوتی 1979 دوای دەست بەکاربوونی سەدام حوسێن وەک سەرۆک کۆماری عێراق، سەدام هەستا بە دانانی تاریق حەنامی خایل عەزیز ناسراو بە تاریق عەزیز وەک جێگری سەرۆک وەزیرانی عێراق. تاریق عەزیز لە خێزانێکی مەسیحی شاری مووسڵ لەدایک بووە و چەندین پۆستی گرنگی بۆ ڕژێمی بەعز وەرگرتوون. 16 حوتی 1981 لە دایکبوونی هونەرمەندی گەنج و دەنگخۆشی ئیسلامی ماهرزێن. بەڵێ خۆشەویستان، تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژمان قسەکردنە لەسەر نەخۆشی بە بۆنکەوتن لە منداڵاندا. زۆرجار منداڵی تازە لەدایک بوو لە کۆمەڵگەی خۆماندا بیستمانە کە بە بۆنەکەوێ. ئایا ئەمە چش زانیاری هۆشیاریەکمان لەبارەی ئەمەوە هەیە و ئایا هۆشیاری و ڕێنمایی دایک و باو بە تایبەت دایک هیچ ڕۆڵێکی هەیە لەوەی کە منداڵ بە بۆن نەکەوێ و لەو نەخۆشیە ڕزگاری ببێ؟
بێگومان زۆر جار لە کۆمەلگەی خۆمانە ئەگەر ئافرەتێ تازە منداڵی بوو بێ ئەگەر منداڵێکی تازە لەدایک بووی تریش ببرێتە لای دەگوتێ بە بۆنەکە یا بۆنی عاترێکی تیش زۆر جار دەبێتە هۆکاری ئەو نەخۆشیە لە منداڵی تازە لە دایک بوودا. ئێمە لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە ئەو نەخۆشیەکەین ئایا هەر بەڕاستی بە بۆنکەوتنی منداڵ نەخۆشیە یام حاڵەتێکی ئاساییە و تووشی منداڵە بێت. هۆکارەکانی ئەو نەخۆشیە چین واتە بۆچی منداڵ تووشی بە بۆنکەوتنە بێ وە شوێنەوار و ناسێنەرەوە و وەکۆڵی کاریگەریەکانی لەسەر جەستە و ژیانی منداڵەکە چۆن چۆنی واتە چه ئاسەوار و شوێنەوارێ بەجێ دەهێڵێ کامێ ئەو هۆشیاری و ڕێنمایی کە پێویستە دایک و باوک لەبارەی بە بۆنکەوتنی منداڵەکەیانەوە هەیان بێت و هۆشیاری کۆمەڵگە تا چەند پێویستە. زۆر جار کە دایک منداڵەکەی لەو کۆمەڵگە و لەو جەوە دەپارێزێت کە تێیدا بە بۆنەکەوێت لەوە چێ خەڵکێکی تر بە چاوی شتێکی ترەوە سەریەکەن و چارەسەری ئەو نەخۆشیە چۆن چۆنی دەکرێت. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز دکتۆر پشدەر عەبدوڵڵا بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال تاهیری منداڵانمان کردووە پێکەوە ئاشنابین بە قسە و زانیاریەکانی دکتۆر پشدەر عەبدوڵڵا. دکتۆریان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. زۆر بەخێر بێ کاکتۆر. سەرەتا ئەپرسیم بزانین ئەو حاڵەتانە چین کە لە مناڵە ڕوئەیات کە خەڵکی ئێمە بە بۆنکەوتن دایەنێت کە لە ئەسڵا بۆنکەوتن نییە تەنها لە کوردەواریە ئەم شتە هەیە و بە بۆنکەوتنی دانێن بۆ تەنها ئەبێ لە کوردەواریە ئەم شتە هەبێت لە هیچ وڵاتێکە نایبینین کە کەس بڵێ مناڵەکەم بە بۆنکەوتووە کەواتە تۆ پێمان بڵێ بزانین ئەو حاڵەتانە چین کە خەڵک بە بۆنکەوتن دایانێت کە بۆنکەوتنیش بوونی نییە. سەرەتا سواسان دەگەم دەستان خۆش بێ باوەتێکی زۆر باش وەسیارتان هەڵبژاردەوە بەڕاستی ئەمە زیاتر پێوەستە بە ئاسی هۆشیاری تاک لەم کۆمەلگای ئێمەدا ئایا دایکان و باوکان تا چەند ئاسی هۆشیاریان هەیە بەتاتی ئاسی هۆشیاری تەندروستی خۆتان ئەزانن زۆر جار لە وڵاتی ئێمە کاتێک کە دایک و باوکان نایانەوێت یاخود بەڕاستی زانیاری تەواویان پێناگە یاخود هۆشیاری تەواویان هێستا بارەت بە نەخۆشەکان زۆر جار هەیە هانە ئەبن بۆ شتێکی تر یاخود نەبوونی متمانە بە کەتی تەندروستی لەم وڵاتەیە کە بەداخەواڵم خەڵکی ئێمە ئەوەی کە ینی بێگانەی لاپەرسە یاخود لە شوێنێکی ترا تاوانێ بە زۆرێک لە پزیشکان لەوانەیە لە وڵاتانی تریشداوە ماگرێت لە وڵاتانی زۆر پێشکەوتوش کە سەیرەکەی ئاستی پزیشکی لە وڵاتی خۆمانە لە ڕووی زانستەوە لە ڕووی زانیاریەوە لە ڕووی زانستی پزیشکیەوە زۆر پێشکەوتوترە لە زۆر وڵاتی ترا بەڵام لەوانەیە لێرە ڕێخستنی ئەمە یاخود بە تەندروستیکردن یاخود بەو شێوازی کە لە وڵاتانی تر هەیە لای خۆمان نەبێ بەڕاستی بۆیە زۆر جار دایکان و باوکان لەبەرەوەی کە ئەم متمانیان لا دروست نەبووە یاخود زۆر جار هەیە نەخۆشیە کە ئەمیش تاوان نەکرێت بە دوو حاڵەتەوە حاڵەتانی کە پێڵم بۆنکەوتن لای خەڵک ئەوەی کە بە بۆنکەوتن یاخود ئەوە تا نەخۆشیێکی ڤایرۆسی و لە ئەساسە پێویستی بە هیچ چارەسەرێک نییە تەنها کات خۆی ئەم نەخۆشیە چارەسەرەکات خۆی نەخۆشەکە چاگەبێت و یاخود ئەو حاڵەتە مەترسیداران کە بەڕاستی پێویستیان بە چارەسەری پزیشکی ورتەیە پێویستیان بە چارەسەری پزیشکی چڕوپڕ هەیە بۆی کە مناڵەکە چاک بێتەوە بۆ من تەنها ناڵم بە خۆشحاڵیەوە لە دنیاە بەشی هەر زۆری ئەم شتانی کە پێڵن نەخۆشی ڤایرۆسین خۆیان چاگەبنەوە بۆیە زۆر جار دایکان و باوکان کاتێک کە مناڵەکان ئەڵم بە بۆن کەوتووە ئەیبنە لای بۆن بڕێ یا شتێ زۆربیان خۆیان چاکەبنەوە لە ئاساس ئەمان وازانن بەم شتەیە چاک بۆتەوە و بەداخەوە بەشێکی شان نەخۆشی مەترسیدارن کە خۆم چەندین حاڵەتی وام هەبووە سیرەکەی دایکان و باوکان ئەڵێن ئەم نەخۆشیە بە بۆن کەوتووە بەڵام لە کاتێکە بە بۆن نەکەوتووە بە بۆنکەوتن هەر نییە بە بۆنکەوتن هیچ بنەمایەکی زانستی نییە بە هیچ شێوەیەک هیچ بنەمایەکی یعنی بەو مانایی کە ئەمانە یەڵێن بە هیچ شێوەیەک هیچ بنەمایەکی زانستی نییە لە ئەساسە ئەم کەسە نەخۆشی هەیە ئایا نەخۆشیێکی ڤایرۆسیە خۆی کە خۆی چاکە بێتەوە یاخۆ نەخۆشیێکی مەترسیدارە تەنانەت هەندێک جار نەخۆشی ڤایرۆسیش مەترسیدارە زۆر جار هەیە بەکتریاش بۆ شێوە مەترسینە بەڵام هەندێکیان مەترسیدارن حاڵەتانە چین کە تووشی مناڵە بێت و دایکەکە یان کەسێکی بەڕاستی ئەگەر ئەم ڕاستیە بێ بڵین نایشارنەوە کە ئەم بە بۆنکەوتنە لای نەخوێنەوارەکانە ئەوەی کە خوێندەوار بێت و ئاستێکی ڕۆشنبیر و سەقافی هەبێت قەت باوەڕ بە بۆنکەوتن ناکات کەواتە پێمان بڵێ بزانین ئەو حاڵەتانە چین بۆی خەڵکی تێ بگات خەڵکی هۆشیار بێتەوە کە ئەمە بە بۆنکەوتن دانەنێت بەڵێ زۆر جار هەیە بۆن هەوکردنێکی ڤایرۆسی پەتایەکی بەسی دەیگرێت بۆ نمونە تایەکی بەسی دەیگرێت بۆ نمونە شتێکی بەسی دەیگرێت سکشونێکی بەسیتە بۆ نمونە ئیلتیهابێکی میزڵان بەسیتە کە ئەمانە تۆزێ جێی مناڵەکە تێگەیە لەوانەیە کە لای خۆمان مونیانی هەڵسوکەوتی ئەو مناڵە تۆزێ ناڕحەتە بێ ئەمان ئەڵەن وەڵا بە بۆن کەوتووە هەنێک جار پێشم وتی سا من نەخۆشم هەبووە هەوکردنی پەردەی مێشکی هەبووە یعنی تەسەوور کە هەوکردنی پەردەی مێشکی هەبوو ئەم مناڵە بردیانە دەرەوە وتیان وەڵا بە بۆن کەوتووە لە دوایەوە ئێمە تاوان من خۆم بەوە نەوە سام لە دایک و باوکەی بگەڕم کە مناڵا بەنە دەرەوە
من لایەنی پەیوەندیدارم ئاگادار کردەوە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان کە بە خۆشحاڵیەوە زۆر سوپاسیان دەکەم کە بەهانامەوەتن تەنان ڕۆژی مناڵەکەمان لە ماڵەوە هێناوە بەڵام بەچی فێڵە جام بەسم شێکەمەت بۆ باسەکەم بۆ فێڵەی کە ئەم وتی لە مناڵەکەم بە بۆن کەوتووە ئەمان ڕۆشتبوون جگەلەوەی تەمان تا ماڵمان دۆزیەوە چون ئەمە عنوانی ماڵەکەشیان پێ نادەین ڕقەمەکان لە ئێمە بۆ وت ئەم ڕقەمەش هی ئێمەنیە بەسم سەیری تێڕوانی خەڵک ئاسی هۆشیاری خەڵک ئەوت ئەسڵەن ئەم ڕقەمە هی ئێمەنیە دوای ئەوەی کە ئەمان هەستیان تۆزی بە مەترسی کرد هەستیان کرد کە ئێمە وازیان لێ ناین چونکە ژیانی مناڵەکە لە مەترسیدا ئەوە بوو شوێنەکان پیان وتی مناڵەکەمان بە بۆن کەوتووە لە دوای ئەوەی کە ئەمان بەڕاستی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان ئیشێکی زۆر جوانیان کردبوو ڕۆشتبوون بۆ لای بۆن بڕەکە پیان وت بوو ئەم مناڵەیە بۆ لاتان ئەبێ پێی بڵند بە بۆ نەکەوتۆ بیهێنەوە بچێتەوە بۆ نەخۆشخانە یعنی تەسەوڕ کە مەبەسم چۆنە یعنی خەڵک زۆر جار هەیە ژیانی مناڵەکە بێتە مەترسیەوە سەگەر ئەم مناڵە چارەسەری وەرنەگرتبە مەترسی هەبوو بەڵێ مەترسی هەبوو بۆی کە ئەم مناڵە لەوانێ چاوی لە دەست بووە لەوان تووشی فلێجی مێشک بووە لەوانێ گەشتکە لە دەست مەترسی ئەو دەرمانانەی کە لەلایەن بۆن بڕێکەوە یان کەسێکە ئەدرێ بۆ منداڵ و پێی ئەدرێت مەترسی ئەو دەرمانە چییە پێمان وایە کە زۆر حاڵەت بیستومانەکە کاریگەری کردوێتە سەر گورچیلەی مناڵ و دوجاریش ئەو بۆتە هۆی مردنی ئەو مناڵە تاوان یەکەم ئێمە نازانم دەرمانانە چێ بەڕاستیانێک جار هەیە کێشی گەوری ئێمە لەوەیە تەنان نازانین چێ بۆی ئەنتیدۆت چی بۆ بەکاربێن یعنی بۆی کە کاریگەری دەرمانەکەژن هێڵین چونکە تۆ نازانین چی بەکارن هەنێک یاڵە خەنەیە هەنێک یاڵە نەوەیەکی تر هەنێکی لە قژیە هەنێکی خاتە ناودەمی بەڵە کەوچگەیاتێ بۆیە زۆر جار هەیە کاریگەری زۆر گەورە چونکە تۆ هەموو دەرمانێکی خوا بێ زۆربیان لە ڕێگەی جگەرەوە هەرز بکرێت یعنی متابۆلیزمی بەسەرا بێت دوای ئەو لە ڕێگەی گورچیلەوە فڕێ بدرێ یعنی تۆ سەیری کە ئەگەر ئەم مادەیەکی ژەهراوی بێتەوان ئەزیێت بەجگەری ئێ و گورچیلەشێ وەستێنێ یعنی کاریگەری زۆر خراپیە بە هەنێکی کاریگەری لەسەر مێشکیە بێت ینی مێشکی مناڵەکە تێکەیە باشە ئەمان هەموو ئەم شانە ڕوەیە بەڕاستی بەڵام ئێمە زۆر جار هەیە دوو کاریگەری هەیە یەکەمیان کاریگەری دەرمانەکە دووەمیان گوای لێ کردووە کە چارەسەری ئەم نەخۆشیش وەک پێویست ناکرێت یعنی تۆ بۆ نمونە من ئەگەر مناڵێکم هەبێ ئیلتیابی پەردەی مێشکی هەبێ یعنی سەیری کە جگەلەوەی کاریگەرە خراپەکانی دەرمانەکە لە هەما کاتدا کاریگەریە ئەوەی کە ئەم نەخۆشیش چارەسەری وەرنەگرتووە خۆی نەخۆشیەکە خۆی مەترسیدارە جاوەرە تۆ لەولاوە تۆ نەخۆش دەرمانێکی بەو شێوەشی بیتێ یعنی بۆیە ژارێکی بیتێ تەوانەمە دەرمان نییە ژارێکی بیتێ یعنی تۆ بۆیە لەو کاتەیە سێرێکی مناڵەکە ژیانی کوێتە مەترسیەوە لەوانەیە خەڵک درک بۆ نەکە ئێمە لە نەخۆشخانەمانە چەند یعنی مانگ نییە دوان سیانێک بەهۆی ئەم دەرمانە کوردەواریەوە نەمرێ خۆ ڕاستە لەوانەیە ڕاستەخۆ دەرمانەکە نەیگوشتی بێ بەڵام لەوانەیە بەنا ڕاستەخۆی کاریگەری ئەو لە هەما کاتدا کاریگەری درەنگ دیاریکردنی نەخۆشیەکە و چارەسەرکردنی نەخۆشیەکە شەماش دوای کردووە کە لۆدێکی زۆر یاخو باگانێکی زۆر لەسەر ئەم نەخۆشیە لەسەر ئەندامەکانی ئەم نەخۆشە دروست بکات بەوای لێ بکات کە ئەم نەخۆشە بەڕاستی ژیانی بکێتە مەترسی و تەنانەت گیان لەدەست زۆر باشە کاک زۆر هەندێک دایک و باوکمان بینیوە کە منداڵەکەی تووشی سکچون و ڕشانەوەیەک دەبێت باز لەوە دەکات دەڵێ هەفتەیەک من لە نەخۆشخانە ئەم مناڵم خەواندووە بەڵام هیچ چارەسەرێکی نەبووە کە بردوومە بۆ لای بۆن بڕێک دەرمانێکی کردو بە قڕیایەک سەرڕشاوەتەوە ئەو مناڵم چاوی کراوەتەوە هەستاوەتەوە کەواتە ئێمە ئەبێت چی بکەین بۆ ئەوەی ئەم دایک و باوکە وایان لێ بکەین ئاستی هۆشیاریان ئەوەندە بەرز بێتەوە کە باوەڕ بەم شتە نەکەن و قەناعەت بکەن کە ئەمە ڤایرۆسێکە و سوورەکەی لە خلالی هەفتەیەکا بێت و هەفتە بێ ئەم سوورەتەوە بێ ئەو منداڵە خۆی چاکە بێتەوە من هەمیشە وتومە لە هەموو دنیای خۆی تۆ ئەکتیڤ هەموو کردارێکە ئەیکەی ئەکتیڤ هەیە کە وزەی ئەوێ مانەبوونیەوێ پاسیڤ هەیە کە بەبێ وزە و بەبێ شتڕەوەکەوە لە هەورازێکات بتوێ سارەکە سەرخەیت بەنزینێکی زۆر سەرفەکە لە هەورازەکە کە بێتە خوارەوە لەوانێت و هەر لە بۆش یەکسەر خۆیەتە خوارەوە کردار یاخۆ پرۆسەی هۆشیارکردنی کۆمەڵگا ناڕەحەتێکی زۆری ئەوێ کاتێکی زۆری ئەوێ ماندووبوونێکی زۆری ئەوێ وزەیەکی زۆری ئەوێ ڕێک بە پێچەوانەوە بێهۆشکردنی کۆمەڵگا یاخود بڵێم ئەگەر ناهۆشیارکردنەوەی کۆمەڵگا بە کەمترین وزە ئەتوانی کۆمەڵگا ناهۆشیارکەیت یعنی هیچ ئازایەتی تیانە ئەگەر یەکێ بیاوێ ڕاگەاندنیە بیاوێ پزیشکێ بیاوێ کەسێکی کارمەندێکی تەندروستی بێ کەسێکوانەی خناویان لە خوان ناو بۆن بڕیا هەر شتێکی تر مەلایە بێ هەنێک کەسێ هەنە مەلا هەیە چارەسەر لە خۆی شتەکە ئەمانە سیرەکەی بە ئاسانی ئەتوان خەڵک ناهۆشیارکەن بەڵام هۆشیارکردنەوەی کۆمەڵگا تۆ ئەگەر بتەوێ ڕێک پێچوانی ئەوان بەڵام چۆن وزەیەکی زۆرترێوێ تۆ هەماشت بە هەمان ڕێگایە و هەمان ڕێگایە هاتنە خوارەوەی زۆر ئاسانە سەرکەوتنی زۆر قورسە وزەیەکی زۆرترێوێ بۆ ئێمە بەسمەوەیە ئێمە ئەبێ هەمومان کار لەسەر بکەین خەڵک هۆشیار بکەینەوە خەڵک تێبگەێنین یعنی تەسەوور کە من لە دەواما بووم سوودفە بۆ منە پزیشکی پێش من لە دەواما بۆ من کە ڕۆشم بۆیە دوسێ دەکە کاتی ماوە کە لە دەرەوە وەستاوم سیرەکەم یەکێک مناڵەکەی هێناوە بۆ لای پزیش بۆ لای ئێمە لە دەرەوە ئەڵێ چی نەسیحەتی یەکێکترەکە بەخوا مناڵەکەم بە بۆن کەوتووە ئەم مناڵە بە بۆن کەوتووە بەوەی تریشی وەڵاوی تۆش بە بۆن کەوتووە یعنی من قسەم لەگەڵاک بودم باشە کە ئەزان بە بۆن کەوتووە بۆ هێناتە بۆ لای پزیشک وەڵا هێناومە بە ئەمیش ببینێ خۆ من ئەستیقەشم زۆر پێ نییە تام خۆشی نێزانی پزیشکم لە دوای کە من ڕۆژم ڕێک هێنای بۆ لای من ئێوەتم کوڕی بەڵە بە دڵنیاییەوە
ئەم شتێک کار هێناوێتی شتێکە لە شتێکی زایە خۆنە بەداخۆ ئەژڵێم لە وڵاتی ئێمە کلینیکە تایبەتەکان بە بڕێک پارێکی زۆر کەم بە ئاسایی دەست خەڵکەکە ینی هەندێک جار خەڵک ئەڵێ کە ئەمە پزیک بۆنە نەخۆشی بینێ لە فلان شوێن بۆنە خۆیتەوانە ئەمە کارەساتە خەڵکەکە لە ڕۆکەی تلێکی بێتەوە زانی بۆ کارەساتە خەڵک بە ئاسانی دەستی بەشتەکانەکە خۆی خەڵک ناوێت بە ئاسانی دەستی پێ بکە ئەوەی کەس پێویستە ئەبێ زۆر بە ئاسانی پێ بکە بۆ نمونە خەسخانەی حکومی ئەبێ هەموو پێداویستێکی تیابێ ئەبێ هەموو چارەسەرێکی پێویستی تیابێ باشە بۆی ئەو نەخۆشانی کە پێویستن بەڕاستی نەخۆشن بە ئاسانی دەستیان پێ بکە و ئەوانی تر ینی تۆ کابرا سەرێشەیەکی هەیە نابێ بە ئاسانی دەستی پێ بکە تۆ سەری وڵاتە ئەوروپیەکان کە کابرا هەیە 4 ساعت دەوەسێت تا بزیشکی بینێ ئەمە بەسم چه کاماڵە بەسم ئەوەی خەڵک بۆی بە ئاسانی نەچێت لە دەرەوە دەرمانێ بکڕ و بیخوا ئەمە ئازانێت 2000 دنا بە دەرمانەکە یەکسەر چاکە بێ نازانی کاریگەری نەرێنی خراپ چەنە لەسەر جەستەی بەجێهێڵێ جان بەسم چییە بەسم ئەوەی ئێبە ئەبێ هەمومان ینی بەڕاستی بورن شۆڕشی بەرپاکەین بۆ شەرکردنەوەی خەڵک چۆن خەڵک وا تێبگەێنیت کە ئەم شتەیە شتێکی خراپە شتێکی باش نییە کاریگەری زۆر خراپترە بووینە کە باسایی دەست خەڵکەکەوێت زۆر باشەکە سۆر وەک بەڕێزت بورایی فەرمو بەڕێزت سەرەتا فەرمو دکتۆر زۆر جار ئەم مەسەلەی بە بۆن کەوتنە بەڵێ ئاڵۆزیە لە پەیوەندی کۆمەڵایەتەکانە دروزەکە منێک بۆمە لەوە عەترێکی گرانبەهام داوەتە خۆم دەچمە ماڵێکەوە یا منداڵێکی تازە لەدایک بۆیان هەیە من تووشی ئەحلاجیە بم لەوە ئەگە دوای ببیستمەوە عەترەکەی من بۆتە هۆی لەو کاتا منداڵن تووشی نەخۆشیە بۆ بەڵام خستۆیان دەسەر عەترەکەی من یا بۆمە زۆر جار دایک منداڵەکەی خۆی نابا بۆ ئەو ماڵە دراوسەیە کە منداڵێکی تازە لەدایک بوویان بووە لەوە ژنی ئەو منداڵە تازە لەدایک بۆ دایکی ئەو ژنە منداڵە بە جۆی لە جۆرەکان شتێ لە دڵیا دروزەکەواتە پەیوەندی کۆمەڵایەتەکان بەرەو شیرازە پسان و بەرەو جۆرە لە هەڵوەشانەوەیانە بە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە کاتەمەش یەکێکی ترە لە خراپی و قێزەونەکانی ئەم شتە ناباوە ناتەندروسە بێ بنەمای کە خۆمان دروستمان کردو پێی دەگوترێ نەخۆشی بە بۆنکەوتن بەڵێ خۆی لە ڕاستی ئەمە ئەسڵ ئەساسی نیە زۆر جار هەیە ئەڵەن وڵات کاکتۆر فڵان ماڵا مناڵیان بووە ئەمە نابێت تا چل شەو سەردانی کێ مناڵەکە بۆ نەکەوێت یا زۆر جا کێشە و گرفتی بۆ دروستە بێت وڵایان فڵانشت بە بۆن زۆر لە خۆی ئەگەر مناڵی ئێستا من ئەم هەر بۆی کە ئەمەتان بۆشی بۆ خۆم تۆزە حساسێتم بێت یەگەی ئەم کۆکەیەم کاتێککە دەم وشکەوێتەوە کۆکەیەگەگرم بۆ من ئەو مناڵانش کە خۆیان ئەلێرجیان هەبێ حساسێتیان هەبێ لەوانەیە کاتێککە بە بۆنێکیان بۆیە لەوانەیە کۆکەیە بگن ئەگینا بە هیچ شێوێ بە بۆنکەوتن نیە لەوانەیە بۆنێ قورس بێت لەوانەیە ناڕەحەتی کات لەوانەیە ئەزیەتی بە یاخو مناڵ ئافرەتێک کە تازە مناڵی لەدایکە بێ لەوانەیە کە هیچ هەوکردنێکی نەبێ کێشەیەکی ئۆتۆی نەبێ ینی کێشەی بۆ دروست ناکا بەڕاستی بۆیە ئەمە بۆ ئەڵم ئەگەر دایک و باوکەکان ئەگەر ئەم ئافرەتە نەخۆشیەکی نەبێت ئەوکردنێکی نەبێت کێشەیەکی نەبێ هیچ پێویست ناکە هیچ زەرور نییە زۆر ئاسایە کە سەردانی کات شتێکی مشکلەیەک وا دروست ناکە بەڵام بۆکەوتنیش نابێت باشەکە بوو بەویستم پێشتری ژەو پرسیارە بکەم لە بەڕێزت کە پێشتر باسی لەوە کرد کە منداڵتان هەبوو باسییان لەوە کردو کە ئەم منداڵە بە بۆن کەوتووە ئێوەش هەوڵتان ناوە لە ڕێگەی مناڵپارێزی کوردستانەوە ئەم مناڵە ڕزگار بکەن لەوە هیچ هەوڵێکتان نەیەوە بۆ ئەوەی ئەو شوێنانە نەهێڵن کە ئیشی بۆ نمونە بۆن بڕی ئەکەن هیچ هەوڵێکتان ناوە لەگەڵ حکوومەتە کە ئەم شوێنانە نەمێنن بۆ ئەوەی ئەم دیاردەیەش نەمێنێت بەڵێ خۆی ئەوەی کە پێم وتی ئێستا ماگەر زۆر جار باسی ئەوم کرد کە چۆن بتانی ئەم خەڵک بۆ شارکەیتەوە یەکی لە شەکانەوە یەکی لە کێشە گەورەکانەوە کە خەڵک ناهۆشیار بوو ئەگەر تۆ بێ کار لەسەرەوە بکەیت ئەم شوێنی پێداخی لەوانەیە هەر ئەم خەڵکە نەهۆشیارە زەختێکی زۆر دروست کار لەوانەیە بێتە سەرجادە ئەسڵن کە تۆ بڵە شوێنێکی وا داخی یانی چەندین جار ئەم شتانە ڕوویاوە بۆیە زۆر جار سەیرەکەیت کاتێکە تۆ ئەگەر خەڵک هۆشیار نەبێت کێشەی گەوری ئێمە لەم کۆمەلگایە نەهۆشیاری خەڵکە ئەگەر تۆ خەڵکە هۆشیار نەکرد بێتەوە خەڵکە و تێنەگەیانە بێ کاتێککە تۆ ئەم شوێنە داخیت تۆ ئەچی ئەم بۆم بڕە لە ئەبێت یاخود ئەگەر لە خەڵکە و نەگەیان بکە ئەمەە زیانی هەیە سیرەکەی تووشی بربەرکانێکی زۆر ئەبیتەوە ڕێگریەکی زۆرە بۆ دروستەکەن سێرەکی لەوانەیە خەڵکە بێتە سەرجادا بۆیە گرنگترین شت لە ئێستای هۆشیارکردنەوەی خەڵکە چۆن بتوانی بیرکردنەوەی ئەم خەڵکە بگۆڕی بەڵام دوجار هەندێک کەسمانەیە کە هەر بەردەوامە لەسەرەوە بیرکردنەوەی خۆی بە هیچ شێوەیە قەنەعات نایەنێت و باوەڕ نایەنێت کەواتە لاوازی ئێمە دەرەخات لە ئاس هۆشیارکردنەوەی خەڵکە یعنی ها ئەبێ دائیم ئینسان لە خڕن لە خۆی بگرێ یعنی تۆ بۆ ئەم کەسە
توانیوێتی ئەم خەڵکە بەو شێوازە ناهۆشیار بکات یاخود نازانم چی ناو بنێن بە کوردەکەی بیگەوجێنێ باشە بۆ من نەمتوانم هۆشیاری کەمەوە کە ئەم شێشی خراپە یعنی بۆ توانای ئێمە زۆر جار پزیشکەکان ئەماژە بۆ ئەکەن کە ئەمە هەر منداڵێک تووشی هەرپەتایەکە بێ بگرە گەورەش تووشی هەرپەتایەکە بێ ڤایرۆسێک و سوڕی خۆی تەواوەکات بەڵام ئەم دایک و باوکە بە هیچ تێناگات پێشتریش پێم وتی بۆ نمونە هەفتەیەک دوو هەفتە لە نەخۆشخانەی خەوێنێت ئەڵێ منداڵەکەی من باش نەبوو بس قەدەرن کە ڤایرۆسەکە سوڕی خۆی تەواو کردو ئەچێتە لای بۆن بڕەکە دەرمانێکی هەیەی ئەڵێ تەواو وەڵام بۆ بچاک بوو وێر خۆت وەڵامی یاوە دەستی خۆش بێ ئەزانی ئێمە ئەزانی چۆنە کاتێک مندایم باسی ئەم شتەیەکەم ئەڵێ بردمە لای فڵان دکتۆر باشنەوە بردمە لای فڵان دکتۆر باشنەوە وڵای بردمە لای فڵان کەس باش بوو ئاخر شت کاتێک کە سوورەکەی تەواو بێ جابی باتە لای کەسێ بەختی ئەو کەسە یەکسەر بەخوا ئازاتیان بۆم چاکی دکتۆرێکی زیرەکی دکتۆرێکی زۆر زیرەکە بۆچی وەڵا خۆی ئێمە خۆی ڤایرۆسە خۆی چا بۆ سوورەکەی تەواو بووە ڕێک بۆ ئەم بۆم ڕەوشتانەش کاتێکە تو یەکەم لەحزەتی ئەگەینی پێڵی کاکەمە بە سووری خۆی تەواوکە شتەکانی بەو شێواتیە پەڕێ بەڵام کاتێک کە تەواو ئەبێت ئەیبات بۆ لای بۆم بڕێ وڵا ئەمە بۆم بڕەکەت چاکیکرد زۆر باشە کاکتۆر زۆر بە کورتی دوا پرسیار هیچ ئەحسایەکە لایەکە هیچ منداڵێک بەو دەرمانانە گیانی لە دەستدا بێت لە نەخۆشخانە وەک ئەحساییە بەڵام ڕاستی بەڵام مانگانە دوان بۆ سێ مناڵ لە نەخۆشخانەکەی ئێمە ئەمرێت بەهۆی کاریگەری ئەم دەرمانانەوە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر پشدار عەبدوڵڵا پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان و هەروەها بەڕێوەبەری نەخۆشخانەی دکتۆر جەمال ئەحمەد ڕەشید دووبارە زۆر سپاس بۆ ئامادەبوونە سپاس بۆ تەواوی زانیاریەکان زۆر بەخێر بێت بینەرانی عەزیز پاش ناوبڕێک دەگەڕێنەوە لاتان و بەردەوام دەبین لەگەڵتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کارگەی ئاسمان کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیان بەخش وەک ریسایکلین بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا خاوێنی لە پێکهاتەدا سفرەی ئاسمان بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000 چاڤیلان ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت و باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزان تی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان دوو هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی بێگومان نەخێر فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان دوو هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە سلەیمانی شارباژێر شارە زوور هەڵەبجە سەی سادق عربەت پێنجوێن بازیان تاسڵوجە و زەرگوێز فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور هەمومان حەزمان لە برنجە برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ بازار جمەی دێت لە برنج بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە 100% سروشتیە برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت
دووبارە سڵاوتان لێبێت تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر چلەی هاوین ئەمڕۆ 16 حەوت یەکەم ڕۆژی چلەی هاوینەوە واتە تا چەند ڕۆژی ترە بێ خۆمان وەکوڵێ پشتێنی لێ تونکەین بۆ ئەو گەرمابەتینەی کە عێراق بەگشتی و کوردستان بە تایبەت ئەگرێتەوە کە تەمموز هەمیشە بە مانگی زۆر گەرم و پڕوکێنەری وەکوڵێ ساڵدا ئەمرێ بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەلاح سالار شارەزای کەلەپوری کوردی کەلەپوری کوردیمان کردەوە مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونە. زۆر بەخێر بێ مامۆستای. نازانین بۆ هاتنی چلە پیرۆزبایی بکەین خۆشی دەبڕنیا خەموو ئاهوناڵەمان بێت لەو گەرمابەتینەی کە ڕوبەڕوومانە بێتەوە. وەڵا کرێ پیرۆزبایی بکەنانی چونکە ئەمە دیارێکی خی گەورەیە یەکێ لە جوانەکانی خی گەورە لە وڵاتیمان هەیە بوونی فەسڵەکانە لەو شوێنانەی کە وەرزەکان جێگیر نییە حاڵەت یامەکو ئەمە خۆش نان توازانێکەیە بەهارەکەی پاییزە کەی چلەیە کەچ لە کۆتایی بێ من هەستەکەمانی کاتێکی خۆشە بەڵە گەرمایشی گەورە دێتە پێشەوە بەڵام تۆ پێشتر خۆتی بۆ ئامادەکەیت ئەنی کتوپڕ ناکەوێتە ناو گەرمایکیشەوە. کاک سەلاح بۆچی ئێمە هەمیشە کە باسی چلەی هاوین دەکرێت بیر لە گەرماکەیەکەینەوە بەڵام هەمیشە گەرماکەی دێتە پێشاومان بیر لەو میوە خۆشانە ناکەینەوە ئەو خواردنە خۆشانەی کە لە وەرزەدا پێ ئەگات و تام و چێژیان لێ ئەبینین بۆچی ئێمە هەمیشە بیر لە گەرماکەی بکەینەوە میوە خۆشەکان نێتە پێشاومان. بەشێکی پەیوەندی بە چینی زەحمەتکەشی کوردەواریەوە هەیە لە ڕابردوو کە خەڵکی کوردەواری خەڵکێکی جوتیار وەکو ئێستا پێشکەوتن نەبوو ئامێری پێشکەوتون نەبوو ئۆتۆمبیل نەبووە جوتیارەکان هەمیشە کە فەسڵی میوە هاتۆتە پێشەوە لەو شاخانەوە بە گوێ درێژ بڵێن بار و میوەکان هێناوەتە خوارەوە ماندووبوونی زیاتریان بینیەوە بۆیە هەمیشە دیوەنەرێنەکان وەرگتووە ئەنجا ناو خانوەکانی شاوکو ئێستا ئەمەری پێشکەوتوتی بەڵام گوتراوە هاوینیش وەرزی هەژار و فەقیرە لەبەرەوەی کە زستان لانە و کوچەیەکی نەبووە شوێنێکی نەبووە کەواتیە بحەوێتەوە لەو سەرمابەتینەی زستان وەکوڵێ سەرمازۆرەی زستان خۆی بپارێزێ ئەوش قسەیەکی تەواوە عنی وتیانە هاوین باوکی هەژارانە زۆرتەوە زیاتر ئەم مەترسیە لە ناوچە گەرمە سێرەکان هەیە عنی لە شارەزوو لە گەرمیان تا حدە نزیکی سلێمانی بەڵام ئێستا مەتیقەی پێنجوێن و کوێستانەکانی بەرەو سەرەوە تاشیدە مەریوان و سەقز و ناوچە ئەوانە کە زۆر کوێستانن مەترسیان لە گەرمانی عنی بگرە ئەوان زیاتر گەرماکان پێخۆشە چونکە لەو کاتای تۆزێک ئیتر بارودۆخیان هاوسەنگێ بێت عنی لە سەرمایەکی بەهێز ڕزگارنێ بەڵام لە ناوچە گەرمە سێرەکانە گەرماکە زۆربەتینە بۆیە بە حاڵەتی ئامادە سازیوە چۆن کەسێ بۆ جەنگێکەچیان بۆ کۆسپێگا بۆ شتێکی گەوراچێ بە قورتی خۆی بۆ ئامادەکەەوە کەوتەوەتە پشتێنی بۆ تنەگات ئەلەو حاڵەتانە ینی لەم ناوچانە زۆر مەترسی هەیە لەسە گەرمەسێری و بە قورس ئەگرن. زۆر باشە کاک سەلاح ئەگەر باسێکی ئەو تەقسیم بەندیەمان بۆ بکەی کە باز لە چلەی هاوین و چلەی زستانەکرێت بۆچی تا ئێستا مەلەمان بیستۆکە بوترێ چلەی بەهاریان چلەی پاییستەنها ئەم دوو وەرزەیە ئەگەر باسێکی ئەومان بۆ بکەی بزانین بۆچی ئەم تایبەتمەندیە بەم دوو وەرزە دراوە. ئەلبەت لە بەهارە لە جیاتی چلا شتێکی کەمان هەیە پێی ئەڵەن باران بڕان عنی لەو حاڵەتەی کە لە ناوەڕاستی بەهارە باران کۆتایی پێدێت لە پاییزی شابە هەمان شەوە حاڵەتی ما پێڵەن بەختە باران چۆن ئەڵێ لەم سەرەتای بایزە لە ناوەڕاستی پاییزەکە باران ببارە شتێکی باشە دوو وەرزە لەبەی وەرزێکی هاوسەنگن گەرما و سەرماکەیان نزیکن لە یەکەوە بۆ زۆر گرنگیان پێ نەداوە و هاوین و زستان دوو وەرزی زۆر قورسن زستان بە تایبەتی ساڵانی ڕابردوو لە کوردستانی ئێمە کە ناوچەیەکی کوردستان زیاتر ناوچەکانی کوێستانی بووە بەفر و سەرمایەکی زۆر بووە وەکو ئێستا ڕێگەی ئۆتۆمبیل و ئەم شتانە پێشکەوتوو نەبووە عنی جاری وا بۆ بینی نێوانی دوو گوند کە نزیکمە لە یەکەوە بۆ جاری بۆ بە نزیکەی مانگێک ڕێگە داخرەوە بۆیەشی لە وەرزەکان نێنەوە ناوە ڕێبەندان عنی هەموو ڕێگاکانی بەستووە جاوە چلەی زستان بە هەمان شێوە حساباتی ئەو سەرمازۆرەیان کردووە و چلەی هاوینش کە ئێستا ئەمڕۆ یەکەم ڕۆژی چلەی هاوینە بڵێن باوواپیرانی ئێمە لە سەردەمی زووە بە وردی حسابان بەکودانی ئێستا سێکە لەگەڵ زانستایەکە گرێتوانێت تەنانە لە ئاسی زانستیشە وەرزی هاوین کە ئەوەی باوواپیر ئێمە دیاریان کردووە چ ڕۆژێکە زانستی شار هەمان ڕۆژ عنی لە نیوەگۆکەی باکووری زەوی بە تەواوی بەدەقی هەمان ڕۆژ ئەمە نیشانەی وردەکارێکی تەواوەکەواتە گۆڕانکاریێکی گردونیش بەسەر وەکۆڵێ وەرزەکان ئادێ ینی تەنها شتێکی هاکەزایی نەبووە بڵێ 25 لە هاوین و 25 لە کۆتایەکەیا بڕوە اینجا ئەم ناوەڕاستە ئەبێتە چلە خۆی لە تەحولی وەرزەکانە لە گۆڕانکاریەکانە نیوەگۆی باکوور ئەبێتە هاوین نیوەگۆی باشوور ئەبێتە زستان بەڵام ئەو ڕۆژەی کە تەحولەکە گۆڕانکاریەکە دەست پێکات کە سەرەتای وەرزی هاوینە باوواپیری ئێمەش هەر هەمان ڕۆژان دیاری کردووە ئێمە بە مانگی کوردی پێڵەن یەکی پوشپەڕ ئێتەوە یەکەم ڕۆژی هاوین دەست پێکا ئەگەنە 25 پوشپەڕ کە ئەمڕۆیە بەرامبەر 25 پوشپەڕ ینی 25 ڕۆژ لە هاوین دەست ڕۆشتووە
ئەکەوێنە ناوەڕاستی سەرەتای چلەوە چلە تا چەند ڕۆژ بەردەوامە بێ چلە ناوی خۆی بە خۆیەتی خۆی وەرزی بەهار وەرزی هاوین هەموو وەرزەکان 90 ڕۆژم بڵێن 90 و چەند ڕۆژێک 3 مانگ 25 لە سەرەتاوە حسابیان کردووە 25 لە کۆتایی جێهێشتووە مە 50 ڕۆژ لە ناوەڕاستا 40 ڕۆژ ئەمێنێتەوە ئەمە چلەی هاوین و چلەی زستان بە هەمان شێوەیە بۆیە پێڵەن چلە اینجا لە ناوچەیەک و بە ناوچەیەکە جیاواز عنی سامە لە چلەی گەورە و چلەی بچووکمان هەیە بە تاتی لە زستانە و لە ناوچەی گەرمەسیە لەوانەیە زستان زووتر دەست پێکات چلەی هاوین و وەرزی هاوینی زووتر دەست پێکات بەڵام بۆ ئێستا ئەڵێن چووک ئەم چلەی هاوینەکە بە حساباتی زیاتر بە حسابی کەلیخان ناوسراوە کەیکی گەلە کوێستانە زۆر سەختەکانی کوردستان وەکو باوە پیرەمەڵای هیچی تیانێشێت عنی تر ئەمە دوایین کە حاڵەتی گەرمایەکە لە ناوچەیەکە بڵێن زوو دەست پێکردو بەڵام لە ئێمە لە ئێستا دەست پێکا ینی تر لە ئێستا هیچ شوێنە نامێنە بڵێ بەیانی دووبانێکە دەچلە ئەمە کۆتایەکەیەتی بەڵام لەوانەیە لە گەرمیان بۆن منە 2 هەفتە لەمە پێشی چلە دەستی پێکرد بەڵام حسابی بۆ نەکراوە حساب بۆ ئەو ڕۆژە کراوە کە هیچی تیانێڵاوەتەوە کاک سەڵاح هەمیشە شاعیران و نووسەرانی ئێمە قانە زێوەر مەلای گەورەوەی کاگەدام نەوشیرا مستەفا باسییان لە چلە کردووە بە جۆی لە جۆرەکان گرنگێکی زۆریان پێداوە ینی ئەو تەقسیم بەندیان کردووە چۆنی دابەژە بێ ئەمە هۆکارەکەی بۆ چێگرێتەوە کە بەشێک لە کەڵەزانایان و نووسەران و شاعیرانی ئێمە لە نووسین و بەرهەمەکانیاندا باسی چلەیان کردو چلەیان جێ کردوێتەوە زیاترەوە لە ناو کۆمەلگای خۆیان ناژیاون کۆمەلگای و کاتەشۆک و ئێستا ئیعلام و میدیای پێشکەوتومان نەبووە هەر شاعیرێک لە ناوچەیەک ژیاوە بە حکمی کاریگەری خۆی لە ناوچەکە و سەردان و گەڕانی یاخود ئەو کۆمەڵە ڕۆژنامە کەمانی کە لەو سەردەمانە هەبووە هەوڵی داوە لەگەڵ خەڵکەکەی خۆی نزیک بێت عنی تۆ کە شاعیری شعر بۆ میلەتەکە نووسی ئەبێ بزانی گەلەکەی تۆ چی پێویستە کە چلەی هاوی ناچلەیزستان دوو حاڵەتی گرنگن عنی خەڵک بەگشتی ئیحتیمامی پێداوە بە تاوەتی ڕابردووە تەنانەتدا ئێستاشە خەڵک گرنگی پێدا عنی و کەسانی کە بەتەمەنن یەکسەر لە هەفتەی داهاتوو چلەی هاوینەیان چلەی زستانە شاعیرەکانیشمە بە هەمانشەوە چونکە بە تاوەتی شەوان پێشڕەوی خەڵک بوون هەوڵیان داوە هوشیاری بۆ خەڵک بکەن و شعرەکانیان ناخۆ نووسینەکانە کاریگەری لەسەر خەڵکە بێ خەڵک بیخوێنێتەوە خەڵک گرنگی پێوا بۆی ئەوەنش گرنگیان بەوەداوە چونکە ئەمەش بەشێکی گرنگە لە کولتور و دابوونەری و فەرهەنگی میلەتەکەمان کاک سەڵاح باسە لەو گرنگ و تایبەتمەندیە کرد کە شاعیران و زانایان گرنگی زۆریان پێیاوە گرنگترین ئەو تایبەتمەندیانە چین کە لەو دوو چلەی ئەو دوو وەرزەدا هەیە و کە ئاوا گرنگی پێدراوە تایبەتمەندیەکە ئێوە وتمان سستانەکەویتە ناو سەختترین حاڵەتی سەرما و بەفربارین و ئەوانە بە هاوێنیش بە هەمان شوانی ئێستا مانگەکانی هاوی تۆڵێ پوشپەڕ خەرمانان گەلاوێش ئەم سێ مانگە دوو مانگی عنی مانگی پوشپەڕ لە بڵێن لە نێوی کۆتایی پوشپەڕەوە تاک وەگاتە کۆتایی تەقریبەن گەلاوێش سەرەتای گەلاوێش ئەمانە ناوەڕاستی کاتە ناوەڕاستی گەرمایەکی زۆر بەتین خەڵکیش لە ڕابردوو عنی ساڵان خەڵک گەرمیان و کوێستانی کردو وەکو ئێستا خەڵک لە شارەکان جێگیر نەبووە کۆچەریمان هەبووە خێڵ و ژوور هەبووە خێڵ و خوار هەبووە لە سەرەتای فەرزەکانە وەرزەکانە خەڵک زانێتی لەکەی ئەچێ بۆ کوێستان وەکەی وەرزی زستان پاییز دێتە پێشەوەی بێنەوە بۆ ناوچە گەرمەسێرەکان کەی وەرزی بەهار و ئەمانە کۆتایی دەست پێکا بچن بە قۆناغ بە قۆناغ لە گەرمیانەوە هاتوون تا ڕۆشونەدا شارە زۆر چوونەتە پێنجان چوونە ناوچەی سەقز بڵێن تاک و سنە کوێستانەکان قۆناغ بە قۆناغ تا لەگەڵ گەرمیاکە خۆیان لە گەرمات زیوتەوە و بە دوای چۆنە لێ ئەوان ئاژەڵدار بوون و دوای ئەو شوێنانەیەکی کوێستان بۆ سەوزایی و لەوەڕی لێبوو ئاژەڵەکانیان بژێن و ژیانی و کاتەوە بووە دیسانەوە لە سەرەتای پاییزە بە شوێنی خۆیانە هاتوونەتەوە ئەمە ژیانی خەڵک بۆ ژیانی ئێمە باسی میلەتی خۆمانەکە باسی کوور دەگەن بۆیە گرنگی تایبەتیان بە چلەی هاوین و چلەی زستاندا وەگەر وایان نەکردایە بەجارێ خەڵک تێ ئەچوو تۆ لە کتوب ڕێگاکەویتە ناو سەرمایە عنی گوندێک لە ناوچەیەکی کوێستانەیە بۆن وەگە باسی چلەی زستانکەین ئەگە پێشتر زەخیرەی نەخسبێت داری نەهێنا بە بۆ سوتەمەنی زستان بۆ ئاژەڵەکانی گەڵاجاری نەکردبێت کۆمەڵشتی پێویستی ئامادە نەکردبێت لە کاتێکە بەفرێکی زۆر بە لە ڕێگە نامێنێت مرۆڤیش هاتوو چووکە ئاژەڵەکانی تیاچێ خۆشیان دیاچن ئەو ئامادە سازی بووە کەواتە خەڵکی زوو بڵێن خەڵکی کۆن چۆن توانیویانەکە خۆیان ئامادەسازی بۆ خۆیان بکەن چۆن زانیویانە وەکو ئێستا کە ئامێری پێشکەوتوو نەبوو چۆن ئەم ڕۆژانیان حساب کردووە ئەم تەقسیم بەندیانیان کردووە چۆن ئاواز زانیاریان هەبوو کە ئەم گەرما بەڕێوەی ئەم گەرمایە ئێت و خۆیان بۆ ئامادە کردووە قسەکی جوانە و کاتەوەکو ئێستا ئەمریکەش و هەوانەوە دوو حاڵات هەبووە بۆ چۆنی من یەکیان ئەزمون بووە ئەزمموی پیاوانە ڕابردوو چووکە لە مەجلیسەکانە بەردەوام خەڵک دانیشتۆ زۆتریشت داستان بووە گرنگیان پێداوە داستانە ئەفسانەیەکان بابەتی کەش و هەوا و کولتور و دابوونەریت و بابەتی خۆراک و ئەم شانە زۆر گرنگیان پێداوە ئەمە بەشێکی ئەزمونە بەشێکیشی لەوانێ ئەستێرەناسی بێ و خەڵکانێک هەبوون لە ئەستێرە زۆر شارەزا بوون ینی زانیوانە
کەی بەرە بەیانە کەی ئەفڵان ئەسێر لە شوێ بۆمونە لە شوێنەگە بۆ شوێنێکی گەب ئەسێران ڕۆشنانی ئێمە لە ڕابردووە بۆمونە لە ئەنفالکردنی هەمەوەندەکانە بیبێنە لە لیبیاوە بە ئەستێرە هاتوونەتەوە بە کوردستان بەش لە ترسی لەشکری عوسمانەکان بە شەو هاتوون بە ڕۆژ خۆیان حەشارداوە بەعنی لەوێکە نەفێکراون نزیکەی بە 6 مانگ هاتوونەوە ئەمە ئەستێرە ناسی بووە ئەستێرە ناسیان هەبوو لە ناوخۆن زانوێتی فڵان کام ئەستێرەیان هێنێتەوە کوردستان لە ئەفریقا و بێت و بێنەمە گرنگی ئەستێرە ناسی بووە ئەستێرە ناسی بە و شێوازەی ناکە جۆرێکی ئەچێتە بابەتی شیرکە و ئەڵان بەخت و ئەمانی پێکردن بەڵام بابەتێکی فەندیکە بە کەش و هەوا و ئەسا ئەستێرەی گەلاوێژ و حەوتەوان و شت هەر ئێستش باو باپی ئێمە ئیشی پێەکەن ینی بۆ منە ئەڵێ گەلاوێژ دەرکەوتەوە سەرەتای وەکوە لە فێنک بوونەوە نەمانی چلەیە حەوتەوانە بۆ کۆمەڵێشتی دیکە ئەستێرەی کاروان کوژە هەوانی خەڵک هەموو بە ئەستێرە ئەیشوکاری خۆمان ڕێ کردووە شارەزایی لە ئەستێرەکانە توانیوێتی گەلان ڕزگار بکات و هاوکاریان کا بۆ هەموو پێداویستێکی ڕۆژانی خۆیان زۆر باش کاک سەڵاریان کۆتا قسەت لەسەر چلە زۆر بە کورتی لەبەری کاتی بەرنامەکان بەرەو تاو بناسی ئەلبەت چلەی ئێمە کەم ڕۆ 25 پشوەڕە دەستپێکا لە چواری گەلاوەش لە مانگی گەلاوەشە کۆتایی پێدەکە کاتە تقریبان 26 مانگی ئابەکە بزانم هیوادارم ئینشاڵڵا چ لە ئەوەنە گەرم نەبێت ئێمە لێ ئەترسین و بە ئامادە سازێت چوبینایەوە هەموو وەرزێک خێر و خۆشی بۆ ئێمە هێنا بۆکو باسان کرد بیر لە میوە و لە دەستکەوتەکانی بکەنەوەنەک بیر لە مەترسیەکانی بکەنەوە ئینشاڵڵا بیر لەوەژەکەینەوە ئەو گەرمابەتینە لە ڕووبارەکاندا بێتەوە بە هەڵم زستانێکی وەکۆڵێ ئاودارتر و تەرترمان ئێتە گەرماش پێویست عنی هەنجیر بەم گەرما بە هێزە پێگات خورما بە هەمان شەوە لەبەر ئەو گەرمانش پێویستە سپاسی خواکەین لەسەر تاوی نامەتەکانی زۆر سپاس بۆ بەڕێزیشتان خۆشەویستان هەر لە باسکردنی چلە بێگومان چلە لەوە چێگە بۆ خەڵکێک مای عزیەت و ئازار بێ بۆ خەڵکێکیش مای ڕزق و بەدەزێنانی کار و کەسابەتی ڕۆژانەیەتی لە شارۆچکەی لە شاری سەی سادق لە قەزای سەی سادق هاو نیشتیمانیەک هاوڵاتیەکی خۆشەویست بە فرۆشتنی ئەزبەری ڕزقی خۆی و ماڵ و منداڵی پەیدا دەکا با پێکەوە بینەری راپۆرتێک بین لەسەر ئەو کاسبکارە خۆشەویستە پێ دواتر دێنەولاتان بۆ قسەکردن لەسەر تەوەری سێمی بەرنامەکەمان ئەزبەری خۆشم لایە بە دوژمن و پەنجایە بۆ پەیداکردنی نانێکی حەڵاڵ و بەڕێکردنی ژیانێکی سەربەرزانە دەبێت لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئەویش کۆڵان بە کۆڵان و گەڕک بە گەڕک بگەڕێت تا بەڵکو ئەزبەرێکی زیاتر بفرۆشێت نامیق ماوەی 5 ساڵە بە ئەزبەری فرۆشتن بژێوی ژیانی پەیدا دەکا پارە نایەتە گۆڕێ نەکەی خۆتت لێ گۆڕێ ئەوە هی تۆیە بی خۆی کێ بردوویە لەگەڵ خۆی مەی خەرە ناو دەخیلە نەکا بێژن بەخیلە لە کاتی سەرمەرگا مردن ئەدا لە دەرگا خۆتی بۆ کە ئامادە غافڵت نەکا مادە ئەزبەری فرۆشتن یان هەر کارێکی دیکە لەبەر ژێر هەتاوی گەرمی هاوین و لە کاتێکدا گەرما بەرسر پلەکانی خۆی تۆمار بکات هەر ئەستەمە و نامەتیەکانی ژیان کە ناچارت دەکەن بەڵام نامیق بە وتنەوەی هۆنراوە قسە خۆشەکانی لەلایەکەوە و تووڕێیەکانی لە ژیان دەشارێتەوە و لەلایەکی دیکەشەوە دڵی مشتریەکانی خۆش دەکات ئەم شعرانە بۆ ئەو ناڵم کە سەرنجی خەڵک ڕاگەژم بەلای خۆمەوە شتەکەیدا شیرین بکەم ئەمە بۆ ئەوە نییە هەر خۆم ئەوە بۆ من بەسە کە دڵی چەند کەسێک خۆش بکەم ئایا لە مناڵ بێ ئایا لە خەڵکی بە ساڵاتچوو بێت تەمەن لەم کاتەیە پێویستە ئەوە بڵێم ئاماژەی پێ بکەم لەم کاتەیە کە خەڵک بێموچێ و مەعاشی نییە و ئیشی نییە و ئەوانە خەڵک دڵی ناخۆشە ئێمە ئەبێت دڵی خەڵک خۆش بکەین بە شیعر ئەبێت دڵی خەڵک خۆش بین وا بکەین کە خەڵک لە جیاتەوەی بگری پێ بکەن منداڵانی گەڕک لە زۆرترینی مشتری ئەزبەریەکەی نامیقن لە ڕێگەی ئەزبەریەوە دڵخۆشی مناڵەکان و فێنکی دڵ و دەرونی گەورەکانیش لە ڕێگەی هیمەتبەرزی و کار و ماندووەکانی نامیق کە دەتوانێت ئەزبەریەکی بەچێش و فرۆشیارێکی ئازیز بێت لە کۆڵانەکانە کە هەم وەسفی خۆی و وەسفی ئەزبەریەکەشی بدەن کە لە جیاتی ئەوەی هاوارکە بڵێ 2 کیلۆ تەماتە بە 1000 و هاوارکات بە شێوەی ترکە خەڵکی زعاشکات و کاڵەکەی خۆساخکاتۆ بە شێوەی شێر و بە شێوەیەکی ڕۆشنبیری بە شێوەی ئامۆژگاری خەڵکەکە ئاگادارەکاتەوە لە کاڵەکانی ئەجا ئەزبەرێکێکی زۆر پاک و پختەیە پیاوێکی زۆر پاک و پختەیە لە ڕووی ئەزبەرەکەیەوە ینی مناڵ بیخوا ترسی لێی نییە وەکو ئەوانەی تر نییە کە لە سەرجادەکان ئەفرۆشرێ و پیس و پۆخەڵە و مناڵ تووشی نەخۆشی ئەکات ئەو هاوارکردنی کە کردوێتی بە شعر زیاتر سەرنجی خەڵک ڕاکێشە خەڵک زیاتر ئەچێ بۆ لای
زیاتر مشتری ئەبێت ئەوە لەبەر ئەوە خۆشی کەسێکی زۆر ڕووخۆش و باشە تە خەڵک زیاتر ڕوویتیەکە بەی خێرا زوو کە بابە بە کۆمەڵەوە بەدانا نامق بە هۆنراوەکانیدا زیاتر دەناسرێتەوە هەر بۆیە ڕسق و ڕۆزیەکەی تەنابوونی ئەزبەریەکەی نییە بەڵکو پاکی و چاکی خۆشیێتی کە بووەتە هۆکاری بەردەوامی سەرنجی مشتریەکانی. ئێستا نامق سەرقاڵی ئەزبەری فرۆشنە و بە شێعر هاواری بۆ دەکات و بە شێوازێک هەندێک کەس لە بەرخۆشی شێعرەکانی ئەزبەری لێدەکردن و بەمەش دەنگدانەوێکی تایبەتی لە ناو شاری سەی سادق پەیدا کردووە. سوەی محەممەد تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سەید سادق. بەڵێ خۆشەویستان تەوەری سێمی بەرنمەکەمان قسەکردنە لەسەر هۆشیاری و هەڵمەتی پاراستنی ئاو بە تایبەت لە وەرزی هاویندا ئێمە کەوتوینەتە نێوان دوو بەرداشی بەکارنهێنانی مادە پلاستیکەکان و دەبەی پلاستیکی و دەفری پلاستیکی لەبەری کە هەتاو لێدات و کارلێکێکی کیمیایی لەنێوان ئاو و دەفرە پلاستیکەکان ڕوودا و زۆر جاریش کێشەگەلێکی زۆرمان هەیە لە پیسبوونی تەنکی سەربان نەمان یا بۆ نەبوونی کلۆری پێویست یا زۆرجار باڵندە و مێروش تیزیان بەخشەکەوتە نێو تەنکیاوەکانمان کامەی ئەو هۆشیاری و هەڵمەتە هۆشیاری کە پێویستە ئێمە لە بەرام هەمبەر ئاوی خواردنەوەی ڕۆژانەی خۆمانمان هەمان بێ بە تایبەت لە وەرزی هاویندا کە ڕێژەیەکی زۆر ئەو وەکۆڵێ دەخۆینەوە پێویستمان جەستەمان پێویستی بە بڕێکی زۆر ئاوی بەڵام پێشەوە بچین لای تەوەری بەرنامەکەمان راپۆرتێکمان هەر لەبارەی پاراستنی ئاو و هۆشیاری هاوڵاتیان لەبارەی ئاوە بۆ ئامادەکردوون پێکەوە بینەری دەبین کە پەیامنێرمان ڕاستی حەمامین بۆی ئامادەکردین. پارێزەیە کە پرۆژەیەکە لەلایەن پرۆژەی تەکامل کە IGPA سەر بە ئاژانسی نێودەوڵەت ئاژانسی ئەمریکی بۆ پەرەپێدانی توانای دەوڵەت کارەکە لە بواری ئەو شوێنانەی کە پێویستیانە کامل بکرێت لە ڕووی سیستەمی کارگێڕیەوە. دیارە بەڕێوەبردننی ئاویش لە نێو سیستەمی دەوڵەتە گرنگی و بایەخی تایبەتی خۆی هەیە بۆیە ئەم پرۆگرامە هەڵەسێ بە هۆشیارکردنەوەی دانیشتوان بۆی بتوانن سلوکی خۆیان هەڵسوکەوتی خۆیان بگۆڕن بەرامبەر بە بەکارهێنانی ئاو چونکە ئەمڕۆ جیهان و ناوچەکەی ئێمەش و بە تایبەت هەرێمی کوردستانیش بەرکەوتەیەکی خراپی هەیە لەگەڵ بەکارهێنانی ئاو و کەمبوونەوەی ئاو لە هەموو ڕوویەکەوە ئاوی ژێرزەوی بێت چ ئاوی سەرزەوی بێت. وەکووتمان ئەمە پێکەوەیی و کاری هاوبەشە لە بینی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و دامودەستگاکانی حکوومەتە لە نتیجە هەمومان نەزانین ئەم کارانە هەمووی بەتیمەکرێت واجبە هەمومان بەیەکەوە بەشداری بکەین لە جێبەجێکردنی ئەوەرکانەیە کە لە نتیجەیە خزمەت بە هەموو لایەکمانەکە و خزمەت بە بەرەو پێشەوە چوونی کاری خزمەت گوزاریەکە لە شاری سلێمانیە. جارێکتر دەستخۆشی لە ڕێکخراوی خاوێن بۆ ژینگە دۆستیەکەین و هەروەها ئاژانسی ئەمریکی بۆ پەرەپێدانی نێودەوڵەت پاراستنی ئاواشێکی نیشتیمانیە بە فیرۆدانی ئاو بەڕاستی زەرور زیانێکی ڕوێ لە داهاتی خەڵکەکەوێ هەر کەسی ئەگەر لە لای خۆیوانێ ئاو پارێزێ ئەوە بۆ دراوسەکەیەتی بۆ خزم و کەسوکارەکەیەتی پێشم شتێک ئاویش بەڕاستی پاکردنەوەی و بەرهەمێنانی ئاوێکی سازگار ئەرشێکی زۆرە
لەبەرەوە بەڕاستی ئەرکی هەمومانەوەکو چ ئەوانەی کە لاسی بەرپرسیانەوەکو هاوڵاتێکی ئاسایشکەوە ئەم داهاتە بەقیمەتە بپارێزین وەکو قایمقامەتەکانیش ئێمە بەڕاستی مەفروزە ئەم هەڵمەتی هۆشیاریە قەزاونەحەکانیش بگرێتەوانێ لەوێش بە هەمان شێوە هاوڵاتی هۆشیار بێکەوە ئاو سامانێکی بەقیمەتە پێویستە مامەڵێکی هۆشیارانە لەگەڵا بکرێت. ئەم کاتتان باش بەڕێز پارێزگاری سلێمانی بەڕێز قایمقامە بەڕێزەکان بەڕێوەرەگشتیەکان بەڕێزان فەرمانگەکان کەناڵەکانی ڕاگەاندن سەرپەرشتیارانی ئەم مەراسیمە دەستخۆشیتان لێ دەکەین و بۆ ئامادەبوون و بۆ ڕێخستنی ئەم مەراسیمە دیارە بۆ خۆتان دەزانن وەکو جەنابی مەحافظ ئاماژەی پێکرد کە ئاو لە هەموو دنیا بووەتە سەرچاوەیەک یان بۆ خۆشبەختی و خۆشگوزەرانی بەڕاستی وشیاری هاوڵاتیە کە ئەتوانێت سامانی ئەو پارێزێ و پێوەریشە بلێتان ناشارمەوە فاکتەرێکە لە فاکتەرەکانی کە توانیمانە لە 2 ڕۆژەوە لە 3 ڕۆژەوە بیکەین بە ڕۆژناڕۆژێ و پلانی باشیشمان هەیە ئینشەڵا لە داتوێکی نزیکە ئەتوانین مژ دەبین کە بە زیاتری شەکەین ئەو بەڵام دیسانەوە ئەگەر هاوڵاتی و حکومت نێنە سەرخەت هەردوو لە حکومت ڕێز بۆ بەڕاستی ئەو زۆردانانێ بەڕاستی بەڕێوەبەرایەتیەکانی ئەو ئاوڕی جدی لێ نەرێاوەتەوە. بەڵێ خۆشەویستان لە زۆربەی زۆری وڵاتاندا ئاو یەکێکە لە سامانە نەتەوەییەکان واتە قسەژەیە کە تەنان نووسەرانێکی گەورەش لە کتێبەکانیان ئاماژە بۆکەن کە شەڕی داهاتوی مرۆڤایەتی بریتە لە ئاو پاراستنی ئاو و بوونی هۆشیاری ئێمە لەبارەی ئاو یەکێکە لەو پێداویستە سەرکایانەی کە ئێمە پێویستە بیگرینە بەر چونکە ئاو یەکێکە لە هۆکارەکانی مانەوە و بەردەوامی ژیانی کۆمەڵگەکان و پاراستنی ژینگەیەکی باش تەندروستیەکی باش و ڕزگارکردنی تەنانە زەوی و شوێنە کشتتوکاڵەکانمان لە بە بیابان بوون بۆ قسەکردن لەسەر ئەو تەوەرە گرنگە میوانداری زۆر بەڕێز شوانجااف لێپرسراوی ڕێکخراوی خاوێن بۆ پاراستنی ژینگەمان کردووە کاک شوان زۆر بەخێر و سوپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوە. پێم وابێ خاوەنی پرۆژەیەکی دوورمەودان بە ناوی ئاو بە پارێزە یان پاراستنی ئاو ئەگەر کەمێک باسی ئەو پرۆژەیەمان بۆ بکەن ئەو پرۆژەیە بۆ بە بیرۆکەکەی کەی بوو و ئامانج و کار و چالاکیەکانتان چین. بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە دیارە پرۆژەی ئاو پارێزە پرۆژەیەکە نزیکەی 5 ساڵە کاری لەسەرەکەین ئەم پرۆگرامە ساڵی 2015 لەلایەن USIP ئەمریکیەوە پەیمانگای ئاشتی ئەمریکی فەندی ڕێکخراوی خاوێنی کرد بۆ ڕووپێویکردنی دەریاچەی دووکان کە هەموو حەوزی ڕووبارەکە پشکنینی ئاوی بۆ کرا و دوجار ئەم پشکنینان نێرایەت دەرەوە و پشکنینی ستانداردی بۆ کرا ئایا بزانین ئاستی ئاوەکە لە چه بارودۆخێکە شیاوە بکەرێنانی ڕاستەوخۆ دواتر ئێمە راپۆرتەکانی خۆمان لە 2.55 لاپەڕە ئەرقام و زانیاری و داتا تەسلیمی دۆنەرەکی خۆمان کردەوە USIP کە سەر بە پەیمانگای ئاشتی ئەمریکیە و ئەوانش سەر بە USAID واتە وەزارەتی دەرەوەی ئەمریکان و نوسخەیەکمان ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستان کرد و نوسخەیەکی ئاراستی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی عێراقکرا. خۆشبەختانە دوای ئەم راپۆرتە فۆکسێکی زۆر باش کەوتەوە سەر هەردوو بەنداوی دەربەندی خان و دووکان و ئەوە بوو تا ڕادێک حکوومەتی عێراقی باش هاتە پێشەوە دەرماڵە و خوتوڕە و هەموو ڕاتپیمانانی ئەم دامەزراوانی گواستەوە بۆ سەر حکوومەتی عێراقی بۆی بتوانێت خزمەتگوزارەکانیان بەرزکاتەوە و هەندێک چاکسازی هەبوو لە دەرگای کۆنتڕۆڵکردنی بەنداوەکەیان ئیشی لێکرا کە حکوومەتی هەرێم ئەو تەکنیک و ئەو توانەمادی نەبوو ئەمانە خۆشبەختانە خاڵی گرنگی ئەم ئەسسمنتە بوو کە ئێمە کردمان دوجار بەردەوام بوون لەسەر ئەم پرۆگرامە و گفتوگۆکردن لەگەڵ هەموو منەظەماتی دەرەکیدا گەشتین ئەوەی کە پرۆپۆزەڵێک تەقدیم بکرێت لەم بوارە 22 منەظەمەی ناوخۆی و دەرەکی کێبڕکەی ئەم پرۆگرامەیان کردووە
خۆشببختانە ڕێکخراوی خایەن بە نمرێکی زۆر باش پێشی کۆی ئەو منەزەماتانە کەوت لە ئاستی عێراقدا توانیمان ئەم پرۆژەیە دەستەبەر بکەین و تێستی یەکەمی لە شاری سلێمانی ئەنجام بین. ئەم پرۆگرامە ماوەی 2 مانگە پرۆگرامێکی هۆشیاریە و ئەم پرۆگرامە لەلایەن پرۆگرامی تەکاملێ کە پێڵەن IGPA پرۆگرامێکە لە نێو USAID کە فەندی ئەم پرۆگرامە ئەکە USAID واتە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. ئەم پرۆگرامە تەرکیزی لەسەر ئەوەیە لە ساڵی 2002 کار ئەکات لەم بوارەیە. پرۆژەی تەکامل یعنی چی؟ واتە ئەو سێکتەرانێک کە حکوومەتی عێراقی گرفتی هەیە لە جێبەجێکردنی پرۆگرامەکانیە ئەمان لە ڕێی منۆزەماتەوە دەتوانن دامیان بکەن و یەکەم جار ئەسسمنت دەکرێ زانێرەکان ئەخرێتە ڕوو معلوماتەکان کۆکرێتەوە دوجار ئاراستی حکوومەتی خۆجێی ناوچەکان ئەکرێتەوە وە کەمتر خەمی لایەنی حکومی بێ لایەنی هاوڵاتی بێ لایەنی قوانینی یاساکانی بەڕێوەبردنی ئەو سێکتەرە بێ دەخرێتە ڕوو. بۆ نمونە ئەمساڵ ئێمە ینی ماوەی چەند ساڵێکە تەرکی زۆر ئەخینە سەر ئەم پرۆگرامە لەلایەن ئەم منەزەماتانەوە کە ئەنجام بدرێت ئەویش ئاو لەگەڵ کارەبایە. زۆر باشە کاکشۆن لەم پرۆژەیەتان لەم پرۆگراماتان تا چەند سەرکەوتوو بوون بەوەی کە خەڵکی هۆشیار بکەنەوە کە بتوانن دەست بە ئاوە بگرن و زۆر ئاو بەفیڕۆنەیە. بەڵێ بە تاکید ئێمە لە سەرای ئەم پرۆگرامەیە وەکەوەی کە تەوعیە دەستی پێکردووە لەیەکی حوتەوە دەستی پێکردووە بۆ یەکینۆ تێستەکە لە هەموو عێراق لە کوردستانە کرێت لە ناو کوردستانشا لە سلێمانیە بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی ماوەرگرتووە کوونمۆزج و لە ناو بەڕێوەبەرایەتی سلێمانیشا 2 گەڕێک کوونمۆزج وەرگیراوە کە بتوانین داتە و ئامار و زانیارەکان وەربگرینەوە لە هاونیشتیمانیان و لە حکوومەتیش. ئەوش گەڕێکی خەباتە لەگەڵ گەڕێکی مامەیارە کە بە بەرنامەیەکی پێشتر ئامادەکرا و کاری لەسەر ئەەکەین. کاری یەکەممان تەوعیە ئەو شارکردنەوەی خەڵکە لە مەترسیەکانی ئەم بارودۆخە و لە ناو ئەم پرۆسسیشا کە لە ناو شارشینا هەیە بەلوعی ماڵەکانمانوەکو تێست وەرگرتووە. مرۆڤ ڕۆژانە لەگەڵ چەند بەلوعەیەکی جیاوازە بەرکەوتنی هەیە بەلوعی مەخسەلە تەوالێتە مەطبەخە حەمامە باخچەکانە شوێنە گشتەکان بەلوعانە جیاوازیان هەیە ینی بەلوع هەیە کە ئاوی زۆر سەرف بەڵێ هەمیان پیکی پێوەرێکیان هەیە بە پێی ستاندار کە بەکارێن. بۆ نمونە زۆرترین ئاو کە بە فیڕۆچە لە ماڵەکانە لە گەرماوەکان و لە چەشتخانەکانایە. ئەنی ئێمە بۆ دروستکردنی یەک خواردنی بچووک 5 لیتر ئاومان پێویستە. بۆ شتنی یەک سوراحی پێویستمان بە 1 لیتر ئاوە. بۆ شتنی سیارەکانمان بە شێوەی بەلوعی کلاسیکی پێویستمان بە 109 لیتر ئاوە. ئەگەر سێکین کۆی سیستەمی ماڵ لە کوردستانە خەتەریاتێکی گەورەی دروستکردووە سەر کەتری ئاو. نمونەت بۆ بێنمەوە ستانداردی دەولی بۆ بەکارهێنانی ئاو بۆ یەک مرۆڤ 15 لیتر لە ڕۆژێک ڕێگە پێدراوە. بەڵام لە هەرێمی کوردستانە پێی ئامارە فەرمیانی وەرمان کردەوە 290 لیتر ئاوە کە دەبینین ئەم کێرڤە زۆر سەرکەوتووە بەرامبەریش زیاتر. بەڵێ کەواتە ئەوەی کە کێشەیە واتە ئێمە بەدەست نەبوونی ئاوە ناناڵێنین بەڵکو بەهۆی ناهۆشیاری خەڵکەوە ینی کابرای 15 لیتر ئاوی بۆ بێت بیکاتە 290مە کارەساتە. بەڵێ بە تاکید ئەم لایەنە بۆچی مرۆڤ پرسیارەکەی ئێمە ئەوەیە بۆچی مرۆڤی کورد بۆ تاکێکی کورد ئەوەندە ئاو بەکاردێنێت. کۆمەڵێک سێکتەر هەن کە پەیوەندیدارن لەسەر ئەم بابەتە. یەکەم یاساکانی حکوومەتە ئەوە ساڵی 2009 بۆ یەکەم جارێشدا تێز نەکراوە پێوەەر ئەبەسرێت. پێوەری ئاوی جۆرێکە لە جۆرەکانی مۆنیتەرکردن و چاودێریکردنی ماڵان بۆ بەکارێنانی ئاو و وەکو سزایەکی ژوایە ئەگەر چۆن کارە بەکار زیاد بێنی وحدەت زۆر بۆ دێتەوە ئاویش بە هەمان شێوەیە کاتێکم پێوەرانە ئەم پێوەرە تا چەند گرنگە و ئەتوانێت ڕێگری لە بەفیڕۆدانی ئاو بکە. بۆ نمونە ئەگەر ماڵێک بەپێی ئەم پێوەرە ئاوێکی زۆری سەرف کرده بێت ئەوەشمان پێ بڵێ بزانین سزای چۆنە یاسایەکی بۆ دانراوە کە سزایەکی بێت. ئێمە پێوەرەکان لە ساڵی 2009 لە یەکێکەوە دەستی پێکردو هێشتا تێز نەکرا بەڵام زانیارە سەرەتایەکان لەسەر ئەم پێوەرانە 3 جۆر پێوەرە ئیتالیە تورکیە و ئەڵمانی ئەبەسرێ بەپێی سحریان لە 40,000 بۆ 48,000 هەمویان یەک جۆر کوالێتیان هەیە و یەکێک لە کێشەکانی ئەم پێوەرانە ئەوەیە سیستەمەکە لە بەروی ئۆتۆماتیکی نییە ئاوەکان لە ڕێی قفڵی خودکارەوە کار ناکەن یەدەویە لەلایەن 250 میراوە سلێمانی بەڕێوە ئەبرێ. ئەمەوە ئەکاتە هەوایەکی زۆر لە پێوەرەکان و تێپەڕێنرێ و خوێنەوە زیاد بکات لەسەر بەکارهێنەر. بەڵام بە پێچوانشەوە کاتێک ئاوەکان ئەگەڕێتەوە لە نێو سیستەمەکە پێوەرەکە پێچوانەوە خلێتەوە. واتە ئەو کەمیە هەوای کە جاری یەکەم خوێندوێتەوە جاری دووهەم
لی دەرەکاتەوە سفرێکات کەواتە ئێستا ئەو کێشەیە حەلکراوە کە زۆربەی ماڵ پارێکی زۆر خەڵیان بۆ ئەوە کێشەیە لە سیستەما هەموو کۆمپانیایە کە کۆمەڵک ئەجیزا دروستەکە تەلەفاتی تێکەوێت ئەوانە شتی مەحدودن ئەتوانێت چارەسەر بکرێت بەڵام پێوار یەکەمین دەواازەیە بۆ کۆنتترۆلکردنی ئاو و بۆ گۆڕینی سلوکی خەڵک کاتێک من ترسام ئەگەر زۆرترین ئاو بەکاربێنم زۆرترین پارەم بۆ بێتەوە ئەمە کێشەیە لە 5 لیتر لە 5 متر ئاو بۆ 1 متر ئاو 5 متر ئاو 5 دیناری ئەم چاپینوەیە بەکار وەکو غرامە وەرئەگیرێت لە بەکارهێنەر لە 5 بۆ 15 دەکرێتە 10 دینار و سەرکتر دەڕوات تا 30 دینار و تا ئێستا ئەو دوو شەیان بوونە ئەو بەلوعایی کە حاسەیە کە دەستی خەیتە بەر ئاوەکە دێت و پاشتر ینی هیوامان هەیە لە دەم و دانشتنیەکە لە دەست نوێژگرتنیەکە زۆر جار لە دەم و چاوشتنیەکەەوە 20 لیتر سەروتر ئاو بە فیڕۆدا ئەمە بۆچی نەبووتە کەلتورێک لای ئێمە دیارە ئەولەمە پەیوەندیدارە بە ئاستی تێگەشتنی کۆمەلگا بۆ وەرگرتنی و زانیاریە و ئاستی ئابووری کۆمەلگا کاتێک من دەوڵەمەند بووم بە دوای تەرفی هاگەرم بە دوای شتە باشەکان ناگەڕم دنیای دەروی خۆمە بینم و ئەو شتانەی کە ئەیبینم و شیاون دەیگەڕێنەوە لەگەڵ خۆم هێشتا هەرێمی کوردستان هێشتا عێراقیەکان لە بارودۆخی جەنگان لە بارودۆخی هەستانەوە و ئەسسمێنتکردنی بنیادی شاران وێ نەمانتوانیوە ئێمە ببینە دۆستی داهێنانی نوێ بۆ نمونە ئێمە لە ڕێبەرەکانمان ئاگادارمان کرۆت و هاونیشتیمانی بەڕێز غەسالی ماڵەوە 8 لیتر ئاو بە خەسارە بە بەڵام ئەگەر بین ئەم 8 لیترە لە نێوان غەسالەکانە پۆلێنیکەن جلشۆرەکانە زۆر جیاوازە ئێستا جلشۆرێک هاتەوە بە 5 لیتریشەکە بەڵام کوالێتی خراپە کۆنەکان کە 8 لیتری پێویست بووە بۆ نمونە بەلوعەکانی ماڵەوە ئەگەر من بەلوعەکی کلاسیکی بەکاربێن ڕۆژانە بۆ دەستنوێژگرتن دەستنوێشتن 10 لیتر ئاو بە خەسارە چێل بەڵام ئەگەر بیکەم بە بەلوعی ئۆتۆماتیکی ئەتوانم 7 لیتر پاشەکەوت بکەم بە 3 لیتریشم ئیشەکەم ئەتوانم جەبەجێ بکەم ئەگەر بیکەم بە مۆغناتیسی دەتوانم 2 لیتر ئاو بەکاربێنم بۆ چونکە حاسەیە من لەگەڵ دەستم گەڕانەوە ئەو ئۆتۆماتیکیان خۆی ئاوەکە قەتعەکە کەواتە ئێمە ئایا ئەیساری ئەم بەلوعانە چۆنە بەلوعەیەکی کلاسیکی بە 1000 لە بازاڕە جارێ بە 750 دەستەکەوێت بەڵام بەلوعەیەکی ئۆتۆماتیکی لە 50 دلار بۆ 100 دلارە بەڵام مۆغناتیسی لە نزیکەی 200 دلارە ئەمەوە ئەکات لە بەکارهێنەر نەتوانێت بە ئاسانی دەستی بگا بەم تەکنۆلۆژیانەیە بەڵام ئەگەر بین مقارنەیە بکەین لە نێوان ئایا ئێمە ئەم بەلوعە ئەگەر بەکاربێنین دەتوانین کەمترین ئاو بە فیڕۆبین و کەمترین تاکسی ئاوماوە بێتەوە لایندێ و دەتوانین تەمەنی بەلوعەکان درێژترە 10 ساڵە خەیانێ من لەماوەی ئەو 10 ساڵە لەوانەیە بای 50-60 هزار بەلوعەی خراپ بەکاربێنم پلاستیکە دوجارێ ئەچێتەوە نێو سروشت و بۆ معلوماتان ینی خراپترین جۆری پلاستیکە لە سروشتە هەل نابێتەوە ئەو پلاستیکانەیە کە سومکیانێ ئەستورن سەلەی خۆڵە بەلوعەکانە ئەو قاپ و قاچەخانەیە کە بەکاردێت لە ماڵەکانمانە ئەمانە زۆر خەتەرن واتە هەندێکیان تا 500 ساڵیش لە نێو سروشتا دەمێننەوە دوای شیبوونەوەیان کارەسا دروستەکەن بۆیە دەبینین ئەگەر ئێمە تەندروست بیرمان کردەوە ژینگەیانە بیرمان کردەوە لە بارودۆخەکە دەبینین هەموو شتەکانمان دەبێتە سیستەم بەڵام ئەگەر نەمانتوانی هەڵسکۆتی خۆمان بگۆڕین واتە ئەم پرۆگرامی ئێمە بۆ چیە پێداگری ئەکەین لەوەی هەڵسکۆتی خۆت بگۆڕەوە بەرامبەر بەکارهێنانی ئاو و ڕێنمایی ئەینێ لە ماڵەوە 5 حاڵەت زۆر مهمە تۆ بتوانی کۆنتترۆلی ئاو بکەیت دەبێت لە پێوەرەکەەوە دەست پێ بکەین ئەو نقطەی کە داغڵی ماڵی تۆ ئەبێ پێوەرەکەیە ئایا بزانەوە پێوەرە تەواوە دواتر بە سیستەمەکە دێن پێوەری دامانناو ببوورەکەەوە لە خوێندنەوەی ئاوا من ڕۆژانە بۆ لە هەفتەیەکە دوو جار ئاو دێتەوە مانگی پێشوش حاڵەتی ڕوویدا کە پێما بێ 86 میلیۆن دلار بۆ هاوڵاتیە گاتبوویەوە بڵێ کە ئەمەش مەبەستمەیە زۆر جاشتی باش ڕووەدا بڵێ ئەوە هەڵەیە هەموو کۆمپانیایە کە کۆمەڵێک ئامێرە خاتە بازارەوە کێشە هەیە جارهەیە لەو دروستکردنی ئەو جۆرە کارەبا بڕاوەیان خەلێکی تەکنیکی هەبووە بەر لە وەکۆ لە چاودێری حکوومەت با ئێمە هەست بە چاودێریەکی ویژدانی خۆمان بکەین یعنی هیوامان هەیە وەکو جەناب دەڵێ 10 لیتر لە دەست نوێژگرتنێکە لە دەم و دانشتنێکە بەکارێنێ بەڵام ئەگەر لە بڕوا بۆ گەشت و گەڕان لەوە چێ بە 2 لیتر هەم دەست نوێژەکەی ئەگرێ هەم لەوە چێ بە پەرداخی دەستەکانی ئەشوا ئەم کەلتورە ئەم هۆشیاریە ئەم بۆمنە
وەکڵ ئاگاداربوونەوە بێداربوونەوەی هاوڵاتی تا چەند پێویستەواتە من بەبێ ئەوەی چاودێریەکی حکومەتم لەسەر بێ غرامەیەکم لەسەر بێ یا پارە لەسەر حسابکردنێکم بۆ بنووسێ تا چەند پێویستە خۆم هۆشیار بم خۆم شارەزا بم وەکڵێ با خوددا بکەمە چاودێر بەسەر خۆمەوە ویژدانی خۆم ببێتە چاودێر بەسەرمەوە بەتەکیید ئێمە هەمومان لە ماڵەکانمانە سۆشیال میدیا هەیە و کەناڵەکانی ڕاگەیان بە ئاسانی دەگاتە ماڵەکانی ئێمە و هەمووی پەیامی پێیە هەریەک بە جۆرێک پەیام دەگەێنێ و زۆربەی پەیامەکانی نێو ئەم سیستەمەش دۆستایەتیکردنی مرۆڤ لەگەڵ ژینگەکەی و پەروەردەکردنی مرۆڤ خۆیەتی ئەمانە هەموو دوجار کاردانەوەی هەیە لەسەر من ئایا من ئەگەر ڕۆژانە چەندین مەقالە ئەبینم لەسەر ژینگە لە فەیسبووکەکەم چەندین ڕیکلام ئەبینم لە تەلەڤیزیۆنەکە لەسەر ژینگە چەندین بەرنامەم گوێ لێ بووە چەندین جار سێرچ ئەەکەم کۆمپانیاکان باشترین ڕیکلام و باشترین بانگەشە ئەەکەن بۆ ژینگە پارێزبی ئەگەر من ڕۆژانە مڕاجعەیەکی خۆم نەکەمەوە ئایا من لەگەڵ ئەم سیستەمەدا لەکوێدا ئەمە پرسیارێکی زۆر منتیقە ئایا ئەگەر من پەیڕەوی ئەم جۆرە لە هۆشیاری بکەم چەندێک قازانجەکەم چکە مرۆڤ کائینێکی زۆر خۆویستە زۆربەی کات لەگەڵ گیرفانیا حساباتی خۆی ئەکات بۆیە دەبینین ئەو ئامێرانی ئەمڕۆ دەخرێنە بازارەوە دۆستی ژینگەن ئەو بەکارێنانانە هەموو بۆ ئاراستن کە بەڵێ زەوی لە بارودۆخێکی خراپدایە بۆ نمونە ئاخر ئاماری منظمەی سەحی عالەمی دەڵێت 12 ملیۆن کەس ساڵانە بە نەخۆشی ئەمرن بە نەخۆشی ژینگەیەکان لەوانە دەماخە کۆندامی هەرسە دڵە لە نێو ئەم سیستەمەدا پیسبوونی هەرسێ ڕەگەزەکەی ژینگەوەی و بە تایبەتی ئاو شار یەکێکی لە پیسکەرە گەورەکان سەرنجام ئەگەر خاکیش پیس بێ هەرچێتەوە ئاوی ژێرزەوی هەوا پیس بێ بۆهۆی ترشەباران و دابارینەوەی سەر لە نوێ ئاو هەر ڕووبارەکانمان پیس دەبنەوە بەڵێ هەموو دوجار چونکە لێژبوونەوەی هەموو موادەکان دەچێتەوە نێو ئاوەکان و ئاوەکان دەبنە مەکوی پیسبوونی سەرەکی و ئاوەکانی ژەکەی حیاتی مرۆڤایەتین و ئێمە ئەومان بیر نەچێ لە 170 گۆی زەوی ئاوە بەڵام 2.7 ئاوی شیرینە بەکارهێنێت بۆیە ئەمە مەترسێک گەورەکەیە ئێمە کاکشوان ببوورەکەواتە ئاستی ڕۆشنبیری تاکی ئەمە لە چ ئاستێکدایە بۆ بەفیڕۆنەدانی ئاو وەک بەڕێزیشت کە باست کرد لە ڕێی کەناڵەکانی ڕاگەاندنەوە لە ڕێی فەیسبوک و پەیجەکانەوە کە ئاماژەکرێت تەنانەت بگرە لە وتارەکانی هەنیشدا مامۆستایانی ئاینی ئاماژەی پێەکەن کەواتە ئاستی هۆشیاری تاکی ئەمە لە چ ئاستێکدایە بۆ بەکارهێنانی ئاو بەپی بەنیزبەتە ئەنی شتێکی نیزبێ ئێمە لە نێو شاردا سنتەری شارمان هەیە لە نێو شارەکانە گەڕێکی جیاوازمان هەیە پێی ئاستی گوزەران و دەرەوەی شارمان هەیە بەپی ئەو جۆرە بەکارهێنانەی کە هەیە لە ماڵەکانمانە ئاستی گوزەران و ژیانی ئێمە ئەگۆڕێ بۆن مەلادێ نشینێ ئەوەندەی تەرکیزی نییە لە چکە ئاوەکەی بە فرید بۆ دێتە ماڵەوە و کۆمەڵی کەلتور و ڕێسای خۆی هەیە زۆر بە ئاسایی ناتوانانی بیگۆڕی بەڵام شارنشین لە بەروی زەحمەتێکی زۆر لەگەڵ ئاوەکەی دەکێشرێ و سیستەم و چاودێری هەیە و تاکسی بۆ دێتەوە بۆیە هەندێک گۆڕانکاری هەیە بەپی ئاستی ڕۆژنبیری و سەقافەت هەرێمی کورسان ئەگەر بەگشتی باس بکەین لە ئاستێکی خراپدا نییە بۆ ڕێژە خراپەی کە ئێمە سەری دەروی خۆمان کردووە بەڵام لەگەڵ ئەوەدا یاسای باشمان نییە بۆ ڕێقستنەوەی ئەم سیستەمە دابشکاری لە ئاوا و سیستەمی باشمان نییە بۆ دابشکردنی ئاو ئێمە کە ئاو لە هەموو دنیادا ئاو بە سەعات نییە ئاو مستەمڕە بەڵام تۆ لێ پرسینەوەت هەیە پێوەرت هەیە دیاردەیەکی زۆر ناشرین نەبینین کاتێک کە ئاوی ڕئیسی ڕۆژانە دێتەوە تەنکی سەربان پڕ بووە کابراوە کۆڵی ئیستیغلالی ئەمریکا سیارە شووە قاچی هەڵەکە ئەو هەموو حەوشێ باوەکە بە زۆر ئاوەکە بە قورگی نەمامەکانی ئەمە بەستمەوەی بتوە ئەزانێ مادەم تەنکەکەی خۆی پڕبووی تر هیچ کێشەیە نابێتەوە چێت بیری لای دراوسەکەی نەبێت هەر بۆ منە بنەمایەکی ئاینیش دەڵێ ئەوەی دراوسەکەی برسی بێ و خۆی تێبێ ئەوە ئیمانی نییە بۆ تێبوون لەوە چێت زۆر جار هەر مەبەست تەنها تێبوونی گەدە نەبێ لە ئاوا لە پێداویستەکانی ترایە ئەم دیاردە ناشرینە مەبەستمەوەی تۆ تەنکی خۆت پڕ بێ و خەڵکی تر پێویستی بە ئاو بێ چۆن پێویستە هۆشیاری بە خەڵک بدرێت لەم بوارە ئێمە دەبێت بەڕاستی بەویژدانەوە لەگەڵ شتەکاندا مامەڵە بکەین دیاردێکی زۆر ناشرین هەیە ئێمەش بڵێ زۆر هەستمان پێ یەکەم نەبوونی تەوافە لە سەربان کە بەڕاستی ڕاستە خۆ زۆربەی ئاوەکان دێتە ناو شەقامەکانەوە ئێمە بە کۆڵانێکدا دەڕۆین دەزین ئاهاتوێتەوە لەبەرەوەی هەموو کۆڵانەکە تەڕە هەمووی سۆندەکان دێنێت حەوشە دەشوە ینی کە هیچ پێویست نییە دینەمۆشی لێداوە بەڵێ دینەمۆی لیاوە کە ئەمە بەڕاستی ینی مرۆڤبوونی مرۆڤە خاتە ژێر پرسیارەوە چکە بەکارهێنانی تۆ و هەڵسوکۆتی تۆ تهدیدی مرۆڤبوونی تۆ دەکەن ئەمە یەکێکە لەو دیاردانەی کە ئێمە لە ڕێ ئەم هەڵمەتانەوە دەبێت ئیشی لەسەر بکەین
و دەبێت سلوکێتی خەڵک بگۆڕین لەگەڵ ئاودا ئاو مڵکی تۆ نییە و مڵکی هەمومان نییە مڵکی ئێمە و نەوەکانی ئایندشمان سەرنجام بێت تێژ بگەین ئاو زۆر لە نەوت و ئاڵتون بۆ ئێمە گرنگ بە تاکید سوتەمەنی بەدیێنی ئێستا گەر بەرپرسانێکان شەڕ لەسەر نەوتەکەن و وەکو عەبدوڵڵا پەشێوەڵێ تەنکەرەکانی وەکو تەنجی ڕاو ئاودیوە بن سەرنجام ئەوەی کە لە داهاتووە بەرۆکی ئێمە گرێ مەترسێکی گەورەی بۆ ئێمە ژیانی ئێمە خاتە مەترسیەوەنەوەکانی داهاتوومان وەکوڵێ خاتە ژێر مەترسیەوە ئاوە نەگنەوت و کانزا بەڵێ بە تاکید نەوت بەدیلی هەیە من وزەی خۆر بەکارێنم ئەتوانم با بەکاربێنەوە تا وزەی ئەتۆم و وزەی شەپۆلی دەریاکان بەڵام ئاو بەدیلی نییە بێگومان ئاو بەدیلی نییە و یعنی زەنگێکی مەترسیدارە ئەو کوایە ئێمە بە لەحزات لە مردن نزیک بینەوە کاتێک کەواتە کاکشان بە شێوەیەکی گشتی چۆنیەتی بەکارهێنانی ئاو بە فیڕۆنەدانی لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی گشتی باسەکەم لە چاستێکدایە لە ئاستێکی مام ناوەندایە بەڵام ئەگەر بێت و خۆمان ڕێک نەخینەوە لەگەڵ یاساکانی ئاودا و لەگەڵ ئەو ڕۆشنبیرێ گشتی کە هەیە لە دنیادا بۆ شارنشین و شارە میهرەبانەکە ئەوە دڵنیاتەکەمەوە لە ئایندی تا 2025 دەکەوینە قەیرانێکی خراپی ئاوە چونکە توجار هەموو ئاوڕوو شارەکانمان دەچێتەوە نێو ڕووبارەکانمان ئەگەر ئێمە لە ماڵەکانیشەوە چەندە ژینگە پارێزبین لە بەرەوەی دەوڵەت نەیتوانیوە سیستەمێکی باشی ریسایکلیندا بنێ ئێمە لە مەترسی گەورەداین وامان لێ دێتە لە نێو بازنەیەکی ئاوی پیس و ئاوی خاوێندا ئێمە گوزەر بکەین زۆر بە کورتی کۆتا پرسیارم زۆربەی زۆری ماڵەکان لە ئێستادا بیری ئرتیوازیانێ واتە هەموو کەس خاوەنی سەرچاوەیەکی ئاوە لەوە چێگەر ئاوی ڕئیسیش نێتەوە باکی بە حکومەت و بەهاتنەوەی ئاو نییە ئەمە تا چەند یەکێکە لەو شتانەی کە وەکۆ لە نووسراوە ئاو بپارێزە لە ناوبردننی ئەو پاراستنەیە کە پێویستە ئاو بپارێزرێ بەڵامیاتە خەڵک بێباکە لەوەی کە بڵێ ئاسایە لەوە چێ لە بیرەکەی خۆی بەپی پێداویستی خۆی دەربێنێ بەڵام وەکۆلە ئیستیغلالی ئەمەژەکە و زیاد لەو ڕادەیە بەکارێنێ بەڵێ مەترسێکی گەورە هەیە لەسەر ئاوی سلێمانی لە ناو شەستی سلێمانیا بەپێی ئامارێک کەلامە لە 2012 4800 بیری سووری هەیە کە قوڵیان لە نێوان 50 بۆ 100 مەترایە ئەمەش قڕبەسەریە بۆ ئاوی ژێرزەوی بەڵێ ئێمە ئەگەر لیڤڵی ئاو سێر بکەین بەپێی ئامارەکانی ئاوی ژێرزەوی جاران لە پێنجێن هەتا چەمچەماڵ نیزبەی دابەزینی ئاو لە مەترێک بۆ 10 مەتر بوو ساڵی 89 دەکان ئێستا لە پێنجێن کە نقطەیەکی بەرزە 7 مەترە لە چەمچەماڵ 6 مەترە و ئەوش مابیر نەچی ئاسایشی ئاوی عێراق سلێمانی ڕایگرتووە و ئاوی سلێمانی لە 153 کۆی ئاوی عێراق دابینەکە بۆیە پاراستنی سەرچاوە ئاویەکان بە تایبەتی سنتەر کە سلێمانیە ئەم ڕۆشنبیرێ بۆی ئێمە دەستمان پێکردووە بۆیە ئاوی دەربەندی خانودووکان 7 ملیۆن کەس ڕاستەوخۆ لە جنوب بەکاری هێنن کەواتە ئێمە چەندێک ینی بەشێکە بەڕاستی لە عیبادەت پاراستنی ئاو تۆ ئەوانی تر لە بری ئەوانی تر بیرەکەیتەوە لە بری ئەوان بیرەکەیتەوە لە بری ئەوان ئەتەوێت شتی باش پێش بکەیت زۆر زۆر سپاس بۆ بەڕێز شوانجاف بە ڕێوەری ڕێکخراوی خانە بۆ پاراستنی ژینگە سپاس بۆ ڕێنمایەکان بە ئومێد دەکەین هەمومان هۆشیار بینەوە ببێتە کەلتور پاراستنی ئاو چونکە ئاو زامنی مانەوە و گەشتەسەرن و بەردەوامی مرۆڤەکانە زۆر سپاس بۆ دەرفەتەکەتان دەستان خۆش بەڕێزان کۆی بەرگۆ بابەتەکانی ئەم ڕۆژمان پێشکەشکردن تا پرۆگرامێکی دیکە پێتان شادەبینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ